ازاری دردی دوری پنهانه بلا سینم، پنهانه بلا سینم. ازاری دردی دوری پنهانه بلا سینم، پنهانه بلا سینم. نلو فغاني من لجي عالم قراوة، لجي عالم قراوة. حشر خاق وسركم تسكيني قلب مناية، تسكيني قلب مناية. حشر خاق وسركم تسكيني قلب مناية، تسكيني قلب مناية. بيصبا ما قربيني خاشي دري بغداوة، خاشي دري بغداوة. يا ركو جرامي لازم صبر بلاد اللماوة، صبر بلاد اللماوة. عشق بتساوي بازم كي روي دكا مولاوة، كي روي دكا مولاوة. صفي لبرد الرقاقات كوتو سرقات الهلال، كوتو سرقات الهلال. صبري لطفي تويا جانا للريخ ودوا، جانا للريخ ودوا. حبيبي حيلا يا الله فبيشوايا دخيلك يا رسول الله يشفع لنا يا وتنا يا الرئيس يا لفظ سيدة يا سيدة يا بابي مريدة يا سيدة يا سيدة يا بابي مريدة يا كلها أولياء يا
الله الله اي ما ما شاء شاء الله. الله ما عندنا اي ما شاء الله. اي بارك الله فيك. ولكم اجمعين ان شاء الله. اللهم امين اجمعين. دست اللهم بيك صل على قربو محمد وعلى ال محمد. دست بيك شي بقربو او زاره. اخذت توزيهاتك وهابو من باوزارك قوران بي. الله اكبر. الله كاري بس داري. اي خذ اشترى ان شاء الله. رمضان هو اللي قبول بي ان شاء الله. اخوات طاعه وعباده ما قبولك يا ربي. كاك احمد كوين يا رب العالمين. ظلمان باكاتو يا ربي. كاك ريبو خاين منك ويا الهي. اللهم امين. شر دفك بيكوا بس دعاء ان شاء الله اخوتنا حاضر كان. هتوش باش دار دبي؟ لا والله بجدر نعم بجدر. باش داري شبكه ما بدي كدي وبزمان الشاي عكي بزمان اهم زي كده لم شر دفا قرنا. هذه بزمان هنريا كيس مصطلح هنريا كيس يا؟ قشتك بني ورتبي كودي يعني. تو بدأ. كافيانا سامبايا. همو يبيك. جورجينا. ايش الله خذ الشر زبيت. يلا السلام عليكم ورحمه الله وبركاته. برنامج پاشی کردستان 24 پاوای راستخوان گل مدینه هر جایی که این لبن سلاوت تایبت بواهیم شن سوشال میدیا شن پریکا اکران شن هر جایی که این لبن سر جهت خوبن ناف خیزان داب تنبن برنامه پاشی سکنه برام باش نگیره والله باش بخواه اونی پیشو نه اوت یک دقیقه دی هم بس او اللي پیشو ایو يا اخي مش جهان ما مستا ما داشتي لوني بس دعاء قلت مكاكا بأمن بس شيخ قابلة ونيا تياريا وتشوف شو قلت له تبو تيارا كات تلاك اخوار ما كما صحيح خذ اشتر الله اكبر كومام سمريوان درزيك توصق بين اخواري الله يبالي ربي بالي والله دلي من هم دلي كيف باش تاخذ توصل صقري دي كاك ما مستعتلهم بس دي والله عيبين يا جانبو بدنا اكلهم بس تزوان بي يلا ابرو حتى ما مصطب ما ودي يقرد وابراهيم يا اخو قريد ام بخم قريد والله زوان خذي حسكت دس بيبكين ان شاء الله يلا دس بيبكين تسبيح صلاوي خواتان لبيت قصنما سلاوی خواتان لێبێت وردە بەرەو کۆتاییەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز دەچین ومێدەوارین خوای گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کرد بێت ئەم مەجلیسەی ئێمەش بە ئەجر و پاداشت و بە زانیاری بە سوود بۆ هەموو لایەک گەڕابێتەوە ئێوە بتوانن ڕۆژانە کە ئێمە لە مەجلیسە ئێمە لە هەر بوارێکی جیا لە مەسەلەی فقهی معاملاتە مەسەلەی میراتە مەسەلەی بابەتی تەلاقە مەسەلەی هەر هەموو ئەو بابەتان لە ڕووی شەرعیەوە لە ماوەی ئەم 16 ڕۆژێ ڕابردوودا میوانمان هەبووە تایبەتمان سەبارەت بەم باسە ئێمە گفتوگۆمان کردووە هەر زۆرێکی پرسیاری ئێوەی بەڕێز بووە کە لە ڕێگەی سوشیال میدیاوە بۆ ئێمەتان ناردووە ئەی ماشەڵڵا ئەی خودی ڕازی بێت ئینشەڵڵا بارەکە الله فیک تۆ ئێستا فەقێ ژوان ئەزی ڕۆبچمە تەکی یاڵا سەلام ئەوجا لەو ڕۆژانەی کە ماویشە ئومێدەوارین بە گڕوتینی زیاترەوە بە بابەتی کە ئێوە داوا دەکەن زۆرجار بۆ ئێمە دەنێرن ئێمە تەورەکان لەسەر ئەوە زیاتر چڕ دەکەینەوە بێگومان مامۆستایان ئەمە لە ڕووی شەرعیشەوە لە ڕووی بابەتە تەندروستیەکانەوە بە هەمان شێوە کۆمەڵک بابەتی دیکە زۆرە زۆریش دێننەوە بابەتەکان کۆمەڵەکەیە کەسانی دەستڕەنجینن کە کەسانێکن کە لێرە کار و بابەت و خولیاکانیان نیشان دەدرێ نمایش دەکرێت ئەوانش قسەی خۆشیان هەیە بەسەر هات و باسی خۆشی خۆیان دەجارنەوە جگەلەوە بۆ سرودانی کە هەن بە دەنگە زوڵاڵ و خۆشەکەی مامۆستا دەشتیوە دەست و پەنجە زێڕینەکانی مامۆستا ڕێبوار و مامۆستا حوسام و مامۆستا ئەحمەد جار بەجار بەخۆشم لەگەڵیان تێکەڵ دەبم بە دەف سەرەتامە ئەگەر لە پێش کامێرە نەبی باشم بەس لە پێش کامێرە یعنی تۆزێک باش والله باش وەنێ مامۆستا ڕێبوار سپاس ئەف شەبە خودی حەز کرد تەوەریمە بەرنامەمە گرێدای مژارەکە گەلەکە تایبەتە و گەلە گرنگە یعنی ئەم هەمیت ناوە ژیانە خوا ڕۆژانەدا گونەهکارین ئەم عەبدێت خودینە جار گونە هاتکین و جار توبەتکین و جار زڤڕینەوە جار پەشیمان بین و هەر گونەهەکە ئەمجێتکین و ئیستیغفارات کێشین ناوە ئاخونێت خوددا کوت ئەم توبەتکین ئەو توبەکردنە چاوەیە پەشیمانیەوە چاوەیە وانە مامۆستا جاژوان حەدیثێکی قودسی هەیە
زۆر پێم خۆشەکەما مستەهات جارێکی دیکە لی دڵنیا بمەوە سەبارەت بەم حەدیسە دەڵێ خۆی گەورە دەفەرموێت ئەی بەندەکانم هەرچەند تۆبە بکەی و یعنی هەرچەند گوناح بکەی و تۆبە بکەی هەر لێت خۆش دەبم یەکێکی دیکە هەیە دەڵێ ئەگەر بێت و ئەم عەبدانەی ئەم جیلەی کە ئێستا هەن ئەگەر هەرگیز گوناح نەکەن لایان دەبم جیلێک دێنم کە گوناح بکەن لەبەرەوەی تۆبە بکەن چونکە تۆبەکردن هێندە خۆشەویستە لە لای خوددا کە پێی خۆشە بەندەکان تۆبە بکەن و ئەمە جۆرێکە لە بەندایەتی نواندن زیاتر بۆ خی گەورە یەکش ناوێت خدای مەزن جل جەلالو التەوابە وەکو ئەو تایبەتمەندیە خودیژی تایبەتیژی لەسەرمە دیار بێت ئیدی توبەکردن بوو مەدانە و دەرگەهێت تەوبێ گەلە زۆرەتە بەحەسکردن یە ڤەکریە و چ دەرگەهەیە نۆڤەیکرینە دەرگەهێ تەوبێ أنا في جوفي بحسكين خدي حسكت أفشافجي ما مستا رعت عمر بلي ما مستا آيني خدي حسكت ديال مضابط ما مستا دكرم ك مجلس ما السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. علم ومعرفة أي بارك الله فيك. عليكم السلام ورحمة مشكور الله وبركاته. عزيز السلامة الدنيا أخوة ما مستا بخيراتي يا أخوة. سپاس دكم يلا خوش حال بين زور سپاس بربرسي وكولينا تويجينا تويجينا ورين ماين وزارة أوقافه يعني برپرسیارتی که موازن ماشاءالله سر ملت و انشالله خود خیره بن ویست و افشافجین گل مدانه وی بابتی ام بحث بینو انشالله خود قبیل کت رمضان و روزی و عبادت و آمین أجمعين إن شاء الله بێشەشی زۆر سپاس و بەڕێستان بەنای خۆی پەروەردیگار درود و سڵاو بڕژێ بەسەر جانی پاکی پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم دەستخۆشی بۆ بەرنامەتان بۆ گۆڕانکاری و جیاوازتر و ئەو بابەتەی کە جەنابەتان باستان کرد بابەتێکی زۆر گرنگە پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەیە پێغەمبەران مەعسووم بوونە لە گوناح و باقیەکەی دیکە لە ئەولیا و پیاوچاکان هەمووی دەگرێتەوە دەستخۆشیم هەیە بەرنامێکی جوان و هەمە ڕەنگە ئەو ساڵ جیاوازتر بۆ لە ساڵانی دیکە متابعەت تۆزەک جاری وایە ئەوها مەجلیسی و بەو شێوازە بێت جوانترە کوردانە بالضبط يعني ئەمە زۆر جار دەرێن خوتبە وتاری جومعە ڕسمیات يعني کە کەسەکە ناتوانێت تەسبیحێکی بەدەستەوە بێ نابێ بجولێتەوە نابێ لەگە تەنیشتەکەی خۆی قسان بکە تند بکەی نابێ پێشی بجولێنێتەوە پێ ڕاکێشێ بەڵام دایمەن ئەو مەجلیسانە لەبەر مەجلیسی دانیشتنە زۆر جار بە حیوار شتەکان دەگاتن بۆ شێوازە هەمووستا پێدەچی باش متابعەت کرد بێت حەسەب قسەکانی یعنی بەرنامەکە پێ چۆن بوو ئەگەر وەڵایی بەرنامەکە یاخود پێشنیارێکی هەبێ پێم ساڵانی دیکەش بەرنامەکانتان زۆر زۆر جوان بووە بەڵام ئەو ساڵ جیاوازتر بووە شتێکی ڕێک بووە هەرچەندە من لەوانە زۆر جار زەمەدانیش لەسەر دەکەم بەڵام گوتم با مندیل بێ لەگەر ئێوە جیابمەوە ئەگەر جاریوە میوانەکانیشتان کە دێن ئەگەر بکرێت بڵێ زرشی کوردی لەبەر بێ وابزانم جوانترە هەرچەندە تازە نیوێ ڕەمەزان ڕۆی بەڵام مایە وەکو بەردەم بەرنامەکە کولتورە ینی ئەو میوانەکان کە دەشێن زیاتر جرشی کوردی بێتن جوانترە خالت گرنگ و برنامه تایبەتیژی ما ویای افسال زیاتر گرنگی پێ بدینش بلی گرنگی پێدانە مثلا ئەو ڕێنمە و ئەو شیرەتێن کو مامۆستاین ئاینی تایبەتی ji بووی مسلمانان و گشتی ji بووی مرۆڤاتیەتکەن ما گرنگی زانی ئەم گرنگیە کە زیاتر بدینە کللتورێ خو جلکێن خوێن کوردی حتا مەجلساتە بەحەسکردی یا کوردانە بێت هەمیتش شتەکان هەمووی کوردانەیە ینی ئەوەش زیاتر کوردانە بێت جوانە خودشتا ڕازی بێت مامۆستاجا من و برای من مناقەشەکە گوتوبێژەکە بچیک سەر تەوبێ کرد هەگەرە زۆرت تە بەحەسکردن دەرگەهێ تەوبێ یێ ڤەکریە و چ جۆرە نۆیەتە گرتن و تەوبە هۆسا و سەروی حەسێ بە و سەروی ناچێ بێت و ئەvە تەوباوی قەبیل نینە جارێ ئەم وەختێک گونە هەک ئێکیت کرد یەکسەر پشتینگە دڵ مرۆڤیت بێژت وەڵڵەهی خۆزی موانە کردوە ناوبەینا پەشیمانیە و تەوبێدا چ جداهی هەیە پرسیارەکە زۆر زۆر جوانە تەوبە ئەوەندە گەورەیە دەرگای ئەوەندە زۆرە بۆ هاتنە ژۆرێ جەنابەت بابەتێک کە هەڵبژاردووە ئەگە بڵێم خەریکە بلم لە کام دەرگە بینە ژۆرێ لە پرسیاری کۆتایی دەست پێ بکەم جارێ الاعتراف من الذنب نصف التوبة يعني ئینسان بەس اعتراف بکە کە گوناحی کردووە هێشتا تۆبەی نەکردووە بەس هەست بکە کە تۆبەی غەڵەتی کردووە تاوانێکی کردووە گوناحێکی ئەنجام داوە مەعسەتێکی کردووە مخالەفەیەکی کردووە یعنی ئەوە نصف التوبەتی خۆی لە خۆیدا ئەوە نیوەی پەشیمانبوون و نیوەی گەڕانەوەی نیوەی تەوبەکردنە
پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ التائب من الذنب كمن لا ذنب له. کەسێک تەوبە بکا لەسەر گوناحەکەی وەکو ئەوای کە گوناحی نەکرد بێ، کەواتە قەلەمی عەفوی خوای پەروەردیگار وایە. کەسێک ئەگەر لە گوناحێکی ئەنجام داوە لەو گوناها لەو تاوانە تەوبە بکا پەشیمان بۆتەوە وەکو وا بێ نەیکرد بێ، ینی گوناحەکەی نەکرد بێ. بەڵام مەرجمان هەیە بۆ ینی ئاینی پیرۆزی ئیسلام مەرجی دانا بۆ تەوبەی قبول. تەوبە قبول چۆنە؟ ئەگەر گوناحێک بێ بینی عەبد و بینی ڕەب، بینی خوا، بینی بەندە و لەگەڵ ڕەب العالەمین جەل جەلالوه سێ مەرجی هەیە. سێ مەرج زۆر بەسیتە. مەرجێکی ئەوەیە کە ئینسانە پەشیمانە فعلەن بە دڵ، بە دەروون، بە زوبان، بە هەمووی بە جەوارحی پەشیمانی خۆی دەربڕێ کە من پەشیمانم و گوناهام کردووە. دووەمیان ئەوەیە نەگەڕێتەوە سەری، یعنی سەبرێ وڵا پەشیمانم لۆ سبەینە دیسان دووبارەکاتەوە قال اكفر فلما يعني ئیمان دێنێت و دوای دیسان کوفرانە دەکات، ئیمان دێنێت و کوفرانە دەکاتەوە، لە ئاخرەکەی جاری وایە ئەو کوفرانەکە زاڵ دەبێت بەسەر، ینی معسیەتەکە بۆرە کوفرانە جیاوازە لەگەڵ مەسەلەی گوناح. ئەخەوەکو معسیەت مەبەستم وەکو قیاسێک بینەوە سەر ئەو بابەتەی جاری وایە ئینسانێک تەوبەی دەکات گوناح دەکات، تەوبەی دەکات گوناح دەکات، زاڵ دەبێت لە ناو گوناح چۆن دەڕێ غەرق دەبێت. نە تۆبەی کرد نەگەڕێتەوە سەری، ئەوش مەرجێکە. مەرجی سێمیان ئەوەیە کە شانازی پێوەنەکە. ئێستا زۆر کەسمانێ مەسەلەن لە زمانێک ئێستا لەوانێت تەمەنێکی کرد بێ، ئەختیار بێ، پەشیمانە لەوەی کە کردوێتی درێ نەمکرد بە، بەڵام زۆر جا وەکو نەوت و شجاعە دەجێڕێتەوە گەنج بووم ئەو هام دەکرد مەسەلەن حاشێ مەزی سێڕام بواردی ئەشتی دیکەم کردووە یانخواانە خواستە دزیم کردوانە تاوانە، یعنی نابێ شانەزی پێ بکە. ئەگەر هاتوو گوناحەکە زەمبەکە بینی وی و عەبدێک بوو، ئەو سێ مەرجەی تێدا و یەک مەرجی دیکەش زیاد دەبێ کە پێ دەگوترێ حەق الناس. دەبێ حەقەکە ڕەت کاتەوە، ینی بیداتەوە. مەسەڵەن بۆ نمونە کەسێک مالی کەسێکی خواردیە نایداتەوە، ئەزیەتی دەداتن بیداتەوە، بەڵام کەی نەدایتەوە. بۆ نمونە قەرزە، ئێستا زۆر کەتی دێنا ئەو قەرزە و بابەتانە لەبەرەوەی ئەو بازار و شتانەمان هاتێک چووە و ئیدی کۆم ئەلێک هۆکار، بەڵام کەسەکە قەرزەکەی نەداوەتەوە، ئەزیەتی داوە، جوابی تەلەفۆنی نەداتەوە، قسەی پێگوتووە، دەری کردووە لە مالی خۆی لەسەرەوەی کە قەرزی پێداوە ئەزیەتیشی خواردووە. ئەو کاتێک کە قەرزەکەی داوە اینجا داوای لێبردون بکە لەو ماوەی کە ئەزیەتی داوە، ینی ئەو بابەتێکە پەیوەندی بە حەق الناسەوە بالضبط، ینی ئەمە دێنە سەر بابەتی حەق الناس. لە تەوبە ئوستاز ئەفوان ئەوەش چکۆ گوناح آخر، ئەوە گوناحێکە. لە گوناح ئەگەر لەگەر بەندە بێ، لەگە ئینسانێک بێ، داوای عەفو بکە، داوای گردن ئازایی بکە، جا لە هەر بابەتێک بێ ئەو مەرجەی زیاد دەبێت بێتە مەرجی چوارەمیان. کەواتە تەوبە لا تەقنەتوا من رحمة الله. باش گەورە دەفەرمێ قەد مەیئوس مەبن، یعنی بێهیوا مەبن، بێئەمەل مەبن لە ڕەحمەتی خوا. باشە مامۆستا باسیەوە فەرمودێت کرد کە گوتت ئەگەر کەسێک یەکێک لە مەرجەکانی قبوڵبوونی جیرابوونی تەوبە ئەوەیە کە ئەو کەسە نەگەڕێتەوە سەر هەمان گوناحەکە. لە مەرجەکانی دیکە دەگەڕێن مەسەلەی شانازیکردن و مەسەلەی ئاشکراکردن و بابەتانە. ئەو کەسە دیسان گوناح دەکاتەوە، دیسان دەوێت تەوبە بکاتەوە، دیسان دەیکاتەوە ئیتر بە درێژایی ژیانی، ئەنی بەردەوام گوناح دەکاتەوە و هەمیشەش تەوبە دەکاتەوە، کەسێکی مسلمانە و دەیەوێت خوا لە گوناحەکانی خۆش بێت. ئەمە بۆی هەیە لە ژێر ڕۆشنایی ئەو فەرمودە قودسی کە کەمێک بەردێسە لەگەڵ ژوان باسم کرد کە خوای گەورە دەفەرمێت ئەی عەبدەکەم، ینی هەر تەوبە بکە، هەر گوناح بکە، تەوبە بکە، هەر لێت خۆش دەبم، هەموو جار هەر لێ خۆش دەبێت و لەگەڵیشدا ئەگەر ئەوە ڕەب بکەم دەڵێ عەجایبم لە ئەمری، ینی لە ئەوەی شەیتان دەڵێت لعنەتی خوای لێدات، ئەمن ئەو هەمووە خەریکی ئەوم کە بەندەکانی خۆ لە ڕێ دەکەم، ئەو هەموو بە درێژای چەندان ساڵ کەسی تۆبە دەکات دەڵێ ئەستەغفرڵڵا هەمووی بەتاڵ دەبێتەوە. کەسێک کە گوناح دەکات و دیسان تەوبە دەکات و گوناح دەکات تەوبە دەکات و لی وەردەگیرێ ئەم تەوبەیە بە تاکید هەمووی لی وەردەگیرێ، بەڵام ئەوەی کە دانراوە دەرێ ئەو شتانە بکەی بۆ ئەوەی تاکید بی تۆبەکەت وەرگیراوە، نەگەڕێوە سەری، نەوەکو ئینسانێک لە گوناح بەردەوام بێ ئینسان نازانێ کەنێ دەمرێتن، وانە مردن لە حەبلی وەرید نزیکترە لە ئینسانێک، یعنی لە هەموو شتێک مردن نزیکترە، یعنی ئینسان زەمانەتی ئەوە نییە ئەتوو لە کاتی تەوبە و پاشی تەوبە وفات بکەی. ئێستا حەدیثێکمان هەیە دەفەرمێ من كان آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة، هر كسي آخر كلامي لا إله إلا الله بدأت يتبهشت خوشرتني لو دقيق وتبيتي لا إله إلا الله، لو كاتي قوتي لا إله إلا الله كفري نكرد بيت تاواني شرك وبابرين وعملش لا إله إلا الله يبكات طبعا بس كردويتي لباشا وحزكي باصالش كبي وفاتك، بلام لباش لا إله إلا الله كي تاواني شي مثلا
کەبائیری نەکرد بێتن دەخەل الجەنە تەواو بۆیە کە باسی تەوبە دەکرێ گرنگ لەوەدا چکۆ ئینسان نازانی با لە کاتێک وفات بکە کە لە ناو تەوبە بێ لە ناو ڕزامەندی خوا بێ لە ناو معسیەت نەبێ بۆیە ئینسان دائیمە نازانێت کەینە دەمرێ بۆیە دایمەن ئەگەر گوناحی کرد زوو تەوبە بکاتەوە یعنی هەر گوناحێک ئێستا ئەسڵ وایە حدیثێکمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن پێغەمبەر علیه الصلاة والسلام ڕۆژێ لە حدیثێک والله لەم دەفەرمێ هەفتە لە حدیثێک دەفەرمێ 100 جار استغفاری کردووە یعنی بۆ پێغەمبەر کە معصومە پێغەمبەری خوایە ئەو ئەگەر ڕۆژێ 100 جار استغفاری کردبێ استغفار طبعا لە بۆ هەڵە و تاوان و بابەتانەیە کەواتە ئێمە زیاترمان پێویستە ئەگەر سەتیشمان پێ ناکرێ ئێوارە یەک جارێک استغفارێک بکەین بۆ ئەوی خوای گەورە لە گوناهاکانمان خۆش بێ اللهم آمین مامۆستا تەبەحسێ ئێکی کرد و کوفری کردن جۆرێ وێ معنا خەڵک هەمی تێدگات کوفری کردن یعنی حاشا لله گوت بچ خودێنینن ئەف عرض و عەسمانە هەڵسایت هاتینە چێکردن و کوفری کردن یعنی دین دەرکەتی بێت یعنی نەموسڵمان بێتە پشتی هینگێ توبە کرد بەڵێ و تەمەنەوی هێشتای مای و توبە کرد و سەروێت توبێ بتایبەتیژی ئەو ئەخفنە یانژی ئەو کوفریە دووبارە نەکردن و کوفری بەرهینگێت کردین و گەلێک جۆرە ژیان و خامیە دەرباس کردین تەوباوی قەبیلە یانژی هەنە ئەوێن کوفریاتکن و تەوباوە قەبیل نەبێت بە تاکید هەر کەسێک تەوبە بکات تەوبەکەی تەبعاً بینی خۆی خوا بێ ئیخلاسێتی تێدا بێ لە بۆ خاتری دەور و پشت و مامۆستا و مزگەوت و ئاها خەڵک نەبێ لە بۆ خوا بێ تەبعاً تەوبەکەی تاکید قبولە يبدل الله سيئاتهم الحسنات خوای گەورە ئەو سەیئاتەشی حتا تاوانەکەشی بۆی دەگۆڕێ بە چاکە بەخێر بەس مادام لە تەوبەکەی لە استیغفارەکەی بەردەوام بوو ئەوانەشی بۆ دەگۆڕێتەوە هەمووی بە چاکە تا گەریش دین دەرکەتیشی بێت لە دینیش دەرکەتی بێت دەتوانێت مادام تەوبەی کرد گەڕاوە قبولە تەماشاکە خوای گەورە مەجالی ئەوەندە تەوبەی گەورە کردووە مەجالی ئەوەندە درێژ داوە لە چه حالتێک ئەمە ناتان ئینسانێک تەوبە بکە دەفەرمێ لەو حالەتێک کە ڕۆح گەیشتە غەرغەرە یعنی کۆتایی لەحزەی ئاخری یعنی یەک لەحزە مایە و ئەو ئینسانە ڕوحی دەردەچێ ئێوە ئینسانە لەو کاتە تازە ناتوانێت تەوبەش بکە لەبەرەوەی تەواو ئەوەی نما یعنی حتا با ڕوحی دەردەچێت جاری وای ئینسان هەبووە مەسەلەن بۆ خۆمان جاری وا لە دیاری بووینە سوورەتی ئاسینمان خوێندووە چەند جارەوە بەسەرماناتوە کەسەکە هێدی وا هەست دەکەین وا ڕوحی لە لاقی سار دەبێ هێدی دیدێ بۆ سەرەوە کەسەکە جاری وایەوە دەکات لە بن گوێی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لەقینوه تەلقینی بدن بە لا إله إلا الله یعنی ئەو کەسە وا لە سەکرات المەوتە لە بن گوێی بەس نەری بری لا إله إلا الله بری یاڵەوە بری یاڵە بێژە لا إله إلا الله بێژە استغفر الله دەتو بلێ دەیوە بلێ ئەوانە هەر لە بن گوێ برێ لا إله إلا الله ئەتوو ذکرەکە بکە استغفار بکە ئەو هێدی لەگەر جەنابەت دەست پێ دەکات بەس تو پێی نەری جاری وایە لەو کاتێک کەسەکە دەبێتە عینادی کورە بڕۆ من هەوەندە عیبادەتم کرێت تاسە تو ئەو مسلمان دەکەی لەگەری دەلێوە لەقینوه بلا إله إلا الله هەتا لەو حالەتە کە ڕۆح لە نیوەی جەستەی هاتووە بەرەو سەرەوە دێ خوای گەورە قبولی دەکا تەوبەی قبول دەکا لە حەدیثەکە باز دەکات دەفەرمێ هەتا ڕۆژیش لە ڕۆژ ئاوا هەڵنێتن ئەو کاتیش دەبێتە ئاخر زەمان وەکو زەمان یعنی خوای گەورە زۆر دەرگەی تەوبەی زۆر فراوان کرد باش ئادەمەوێت تۆزە گورتر تەرکیزی لەسەر بکەینەوە ژوان پرسیارەکەەوەی کرد کە کەسێک بۆ منە مسلمانیشە کوفر دەکات کوفرێک دەکات وەکوی کە جوێنێکە شتێکە شتێکی لە بابەتانیا قسەیەکە کوفرێک دەکات و پاشان تۆبە دەکات و دێتەوە سەر ینی ئەمە خوالی خۆش دەبێت بەڵام باسی ئەوەی کرد کە لە دین ژێ دەرکەتی ئەوەی مرتد ئەوەی کە لە دین هەڵدەگەڕێتەوە لێرە پرسیارێک دروست دەبێت دەگوترێت کە بەپێی دەقە شەرعیەکان کەسێک کە مسلمانە پاشان مرتد دەبێت لە دین هەڵدەگەڕێتەوە هەموو ئەو چاکە و خێر و باشانەی کە هەبووە جارانی سفر دەبێتەوە وەکو کەسێکە کە هیچی نەبوو بێت ئەمە ڕاستە کەسێک کە مسلمان بووە دواتر مرتد دەبێت هەڵدەگەڕێت و هیچ پەیوەندێکی بەم ئیسلام نامێنێتەوە چاکە و پاداشت ئەوانەی کە هەی بۆ لە نێو مسلمانەتیدا ئەمە فی سفر دەبێتەوە ئەگەر وایە دیسان ئەم کابرایە دەوێت تۆبە بکاتەوە بگەڕێتەوە دیسان بە حاڵەتێک دەبێتەوە مسلمان و شەهادە دێنێتەوە بۆ مەرجانەی کە هەیە دەبێتەوە مسلمان ئەم چاکانی پێشتر لە کاتی مرتدیدا کە لەسەری نەماوە ئەگەر وایە جارەشی دیکە بۆی دەگەڕێتەوە یعنی ئەو بلا تەشبیه ینی قسەکەم نەبێتە بابی کوفر و بێ ئەدەبی بەرامبەر ڕەب العالەمین خوا ئەوەندە بێزەمیر نییە کەسێک ئەو هەموو عیبادەتە جوانەی کردووە شەیتان غەڵەتێکی پێ کردووە کوفرێکی پێ کردووە
بەهەڵە لە بابەتێکی دین گەیشتووە حتممە بەهەڵە گەیشتووە کوفرانە دەکات مرتد دەبێت دەردەچێت لە دین دوای بێتەوە نا ئەو دینە پیرۆزە دیسان تەوبە دەکا و حتا تەبان غوستیشمانەیە کەسێکەگە مرتد بوو ها کە بێتەوە ناودین غوستی ئەوی دەکانی تەوبە دەکا ئەو کەسە کە هاتوتە ناو ئیسلام هەنی خی گەورە ئەوەندە بێ زەمیر نییە عیبادەتی ڕابردوەکەی خۆی هەمی زەربی سفر بکاو کە ئەنەما و کابرە تازە نێ دەست پێ بکە نا ئەگەر کەسەکە لە مرتدی خۆی بەردەوام بێ لە کوفری خۆی بەردەوام بێ ئەو کاتە عیبادەتەکەی ڕابردووی حساب ناکرێ لە بەرەوەی تازە بە کەلچی نایە تاوانەکەی ئەوەندە گەورەیە عیبادەتەکەی چەند زۆریش بێ ئەو عیبادەتە ئیسیفادەی لێ ناکە بەڵام ناکە تەوبەی کرد و هاتەوە ناو بابرێن ئەم دینە جوانە پیرۆزە وازی لەو کوفرە و لەو مرتدیە و بابرێن هەلگەڕاوە هینا کە گەڕاوە خی گەورە عیبادەتەکەی بۆ حساب دەکاتەوە هەموو میسقالە زەڕەیەک لە عیبادە دەبیندرێ لە چاکە و لە خراپەکەی خۆشی دەبینێ جاکە خی گەورە لێشی خۆش ببێ بەڵام پیشانی دەدەن ئەوەندە تاوانت کرد و بەڵام خالت خۆش بوو ئەو هەموو عیبادەتە شت کردووە خی گەورە لێ قبول کردی کەواتە عیبادەتەکەی با بۆ دەگەڕێتەوە بەڵام پاشیکەینی ئەگەر تەوبە بکاتەوە ئەگەر تەوبە نەکاتەوە استفادە لە عیبادەتەکەی ناکە یەکێ مسلمانێک ئیماندارێک لە هەندێک گوناح ئیتر تەوبە دەکا بەڵام هەندێک گوناحی تر هەن بێ ئاگای لەو کە ئەو گوناحانەی کردوون چین ئەو گوناحانە کەوا دەکات تەوبەی ئەو مسلمانە و ئیماندارە قبول نەبێ بێ ئاگای لەوەی کە ئەو گوناحی کردووە ئەجەمە دایمەن دوعایەکمانەیە هاس ئەذکاری سەباح و مەسا و ئەوانە یەکێک لەناو دوعاکان بابرین دێرەک لەو دوعا جوانەی کە ئەمە ڕۆژانە بیخوێنین دەریا ڕەبی خوددا لە گوناحی گەورە و بچووکم خۆش بە لەو گوناحانەی کە دەزانم کە گوناح و لەو گوناحە کە نازانم گوناحە یان لەوەشی پێشم خستووە یان لەوەی کە پێشم خستووە یان لەوەی پاشم خستووە یعنی ئەو دوعا جوانە کە دەیکەی ئەتو ئیدی تەواو خی گەورە لێت خۆش دەبێ جارێ خی پەروەردیگار محاسبەی شتێکت ناکە کە نەزانی بەڵام ئێمە نا هەندێک گوناح هەیە کابرا لە وڵاتێکی مسلمانی یان بوونم نەدزیکردن یان هەندێک بابەتە هەندێک غەدروشتی وایە یان کابرا بچێ لەو گۆڕی زەلامەکی بکوژێ ئەوە نییە برێ وەڵا نەمزانێەوە گوناحە لە ئەوانە نا بەڵام هەندێک وردە گوناح هەیە هەندێک بابەت هەیە ئەوانە خی گەورە لێ ناگرێ بەڵام شتێکی تر خۆش هەیە جەنابەتی سە لەوانەیە مە بەس هەندێک گوناح هەبێ وردە گوناحی پێ دەرێن با من نەرێمە گوناحە گچکە گەورەی مامۆستا دەشتی دوای لێمە بکە هەندێک گوناحی وردە هەیە دەزانی قسەی کوردەواری زۆر جوانە باسی کۆمان کرد گوتمان کوردەواری با باسی کوردەواری بکەین پیاوە گەورەکانی خۆمان دەری بە ئاوی دەستنوێژ دەڕوا ئەرێم قسەی وایە بەڵێ زۆر وایە حەدیثێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما من عبد يتوضأ هر عبدك يعني مؤمن هاتووە لە حەدیثەکە والله أعلم دەفەرمێ ما من مؤمن يتوضأ هر مؤمنێک مسلمانێک دەستنوێژێک هەڵدەگرێتن دەفەرمێ خرج الذنوب من الوجه لەگەد ئاو لە دەمو چاودانەکەی گوناحی دەمو چاوەکان دێتە دەرێ گوناحی دەمو چاو بە چ کرایە وردە غیبەتێکمان کردووە نەزەرێک هەندێک قسەم کردیە مامۆستا غیبەت حق الناس دەڕوات ئەجەوە حق الناسەکە جیاوازە ئوستاز هەندە جاران زانی ئوستاز مەسەلەن من نەفەرەکە بەرامبەرمە جەنابەت بەرامبەر میسە بوونمە غیبەتیش لە کەبائیرەکانە بەڵێ غیبەتیش لە کەبائیرە تەبعاً کەبائیر بە ئاوی دەستنوێژ دەڕوات کەبائیر بە ئاوی دەستنوێژ دەڕوە ناڕوە کەواتە تەنیا لە غیبەتەکە زانی ئەندە قسانێ ڕوبەڕوو مەسەلەن جاری بە ئەزیەتە دەدام یان هەندێک شتەوەیە بە زوبان هەندێک قسەمان کردووە یان هەندێک قسەمان کردووە لەوانەیە تۆزەک لەهو لەعب و ئەو بابەتانە تێدا بێ باش نییە پەسەند نییە گوناحێکیشی لەسەرە ئەوە دەڕوا بە چاو مەسەلەن وردە نەزەرێک کراوە یان ها بەگوێ هەندە جاران شتێکمان کردووە ئەوە لە دەمو چاو گوناحی دەمو چاو وردە گوناحانە پێ دەڕوا وخرج الذنوب من اليدين بەدەستەکانیشت چکە مادام دەشوی دەڕواتن حتا لە قاچەکانیشت کە دەشوی هەمووی دەڕوا بۆیە دەستنوێژ کەواتە کاریگەری هەیە ئەگەر دەستنوێژ ئەوەندە جوان بێ و کاریگەری هەبێ کە دەستنوێژ ابتدایەکە لە بۆ عیبادەتێکی گەورە کە نوێژە ئەدی لە نوێژەکە دەبێت چەند گوناحمان بڕوا لە قورئان خوێندنەکە چەند گوناح دەڕوا لە مسافەحا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کە دۆقە لەگەڵ برایەکی خۆت دەکەی لەگەڵ دۆقەکردن و یان دەسوشاندنەکە حەدیثێکە دەفەرمێ لەگەڵ ئەوەیان دەفەرمێ گوناح دەوەرێتە خوارێ گوناح دەوەرێتە خوارێ خوای گەورە زۆر بەڕەحمە و زۆریش بە حەنجەتە لەوەی لە عەبدەکانی خۆی خۆش بێ حتا حەدیثێکمان هەیە
دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک لێکێک لە مناجاتەکان حەزرەتی موسا لە مناجات لەگەڵ خوای پەروەردیگار پرسیار دەکا قسان دەکە دەفەرمێ یا رب العالمین ئەگەر عەبدێکی تو یعنی عەبدێک ئینسانێک مسلمانە بەڵام گوناحێک دەکات بۆ نمونە دزی دەکات کاتێک تەوبە دەکا و دەگەڕێتەوە چی پێ دەڵێ دەفەرمێ پێی دەڵێم لەبەیکە یا عەبدی ئەگەر عەبدێکی دیکە هات بەو نەوعەی بانگت بکات دەفەرمێ دەڵێم لەبەیکە یا عەبدی ئەگەر عەبدێکی دیکە وا بەو نەوعە لەبەیکە یا عەبدی دەفەرمێ ئەگەر عەبدێک هات عەمەلی چاکی نەبوو خراپەی زۆر بوو تاوانی زۆرە لەناو گوناح غەرق بووە غەرق یعنی خنکاوە لەناو گوناح ئەوەندە گوناحە کاتێ ئەو کەسە دەبینی یعنی دەرێن کاکەوە تاوان هات گوناح هات حاشا درۆ هات فلان هات هەندە کەسێ دەموچاوەکەی ڕێک ئەو ناوەی لەسەرە دەرێ ئەگەر ئەو عەبدە هات یا رب العالمین وا نیدای کرد هاواری کردە بەر تو یا رب العالمین چۆنی جواب دەبیتەوە خوای گەورە دەفەرمێتن لەبەیکە 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 یا عەبدی سێ جار بۆ ئینسانێکی نوێشکار بۆ ئینسانێکی زەکاتدار بۆ ئینسانێکی بەڕۆژوبوو بۆ ئینسانێکی بابرین ئەهلی مزگەوت ئەگە وردە گوناحی بکا بگەڕێتەوە خوای گەورە جارێک پێدرێت لەبەیکە بەڵام بۆ ئینسانێکە غەرق بۆ لەناو گوناح و تاوان تەوبە بکا و بگەڕێتەوە دەفەرمێ خوای پەروەردیگار سێ جار دەفەرمێ لەبەیکە 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 یا عەبدی یعنی کاتە خوای گەورە زۆر زۆر دلی بەخۆش دەبێ عەبدێک کە لەناو گوناح دەگەڕێتەوە تەوبە دەکات دەمەوێت ماوەی 2 دقا 3 دقا هیچ پرسیارێک لێ نەکەین ئەو فەرمودانەی کە زۆر دڵخۆشکردن لەبارەی وە قسە بکەی لەبارەی ڕەحمی خواوە و جوانی تەوبە کە چۆن نیشان دەدرێت لەلایەن ئەوانەی کە ئێمەی گوناحبارەوە هەمیشە باشە هەمیشە دەگوترێ زۆر جاری وایە نازام ئەمە وەکو گلەیەک بکەین وەکو دەردەدڵێک بکەین چۆنیە ینی ئەگەر دیقەت بدەینێ زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەروە فەرمودە قودسیەکان ینی پڕێتی لە مزجێنی پڕێتی لە خۆشی نەرمونیانی ئەوانی دیکەی کەمترێک کە ڕوو بە زۆر خراپەکارانە باشە بۆچی هەمیشە ئەو شتانەی کە زۆر توندن ئەو بابەتانی زۆر حەدین جۆرێکە هەمیشە ئەوانە دەگوترێتەوە سەبارەت بە عەبدێکی بەدبەختی قوربەسەر یەک دنیا معاناتی دنیایی هەیە ئەوەشی دێتە سەر لە کاتێکدا کە کابرا نوێشکەرە عیبادەتی هەیە کۆمەڵک چاکە هەیە زۆر باشە جارەوە ئینسانە تەمەشا خۆی دەکا خۆی مقارنە بەم لێدوانانە دەکا یاخود ئەم قسانە دەکا بە جۆرێک ئەم فەرمودانە دەهێنرێتەوە مایوس دەبێ و ئینسانە دەمەوێت 3 دقەیەک باسی کۆمەڵێک فەرمودە بکەی کە ئینسان تەمەشا خۆی دەکە دەڵێ بەڵێ ئەم دەچمە باشە بەس باوەڕم بەخوایە و بنوێژەکەم کەم و ئەو واجباتانە جێبەجێکم تەواو دەچمە باش ینی ئەوەندە ئاسانە کە لە کاتێکدا مە قسەی خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم و فرمودەی خدای میهرەبانە ینی شاعر دەڵێ هذا الذي جاء ذمه بتبت يداه في الجحيم مخلدا كل يوم الاثنين يخفف عنه العذاب بالسرور بأحمد فما ظنك بالعبد الذي كان عمره مسرورا بأحمد أجر شعرك لو نقتكم تقدر بما صدشتيا مفهومة هذا الذي جاء ذمه بتبت يداه في الجحيم مخلدا طبعا مامي بيغمبر عليه الصلاة والسلام كخواي قورة بيدري تبت يداه وانيا دستي بشكي لبروندي أزيتي بيغمبر عليه الصلاة والسلام بلام لو كاتيك بيغمبر صلى الله عليه وسلم لدايق دبي آمينة كوربيشي دبي بيشي ناوشي لبنين محمد خبر بو مامي دبن بو مامي دبن بوي درين أوا محمد كرشي بو أبو لهب عبد الله كرشي بو عبد الله وفاتي كروا أو خبر بو أبو لهب دبن أبو لهب كأزيتي بيغمبري دا وخواي قورة فرمي دستي بشكي يعني خواي قورة هرشي ليك دا فرمي دستي بشكي يعني قصي بيقوت وزجري كردوا أو زبوا أبيان دا فرمي لبر أوي روجي دوشن بيغمبر صلى الله عليه وسلم لدايق بوا وكاتك خبريك بوي دبا چه بوي دبا جاريه چي هبوا خبر بو مامي بيغمبر صلى الله عليه وسلم دباتن بيدريتن أوا عبد الله يعني آمينة كرشي بوا يعني برازايا كدبوا دري لخوشي أويان دري ما دام أو خبر خوشت بوي نايمة بروتو آزاد بحربة يعني آزادي دكا باشا دفرمي همود شمان بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي خواي قورا همود شمان عذاب لسري كم دكاتوا همود شمان لسري عذاب كم دكاتوا لبري أوي دو شمان كمل لدايق بوما أو دو شما دلي خوش بو لدايق بوني من
و هەروەها جاریەکی خۆشی ئازاد کردووە لەبەرەوەی خەبەرە خۆشەکەی بۆ بردووە. فما ظنك بالعبد الذي كان عمره مسرورا بأحمد. الله باشە زەنت چییە بەرامبەر عەبدێک کە هەموو عمری دڵخۆشە بە هەبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم. هەر هەمومان ئێستا زۆر جار کاکە کابرایەک مع احتراما يعني لێم عاجز نەبن کەسێک بۆ نمونە دەخواتەوە کەسێک بۆ منە لە نوێژەکەی تەمبەلا بە ڕۆژی نابێ بابرێن کاکە گوناح مەعسیەت دەکا بەڵام ناوی پێغەمبەر بینە عەلەیهی سەڵات وسەلام ئەدەبی هەیە. جاری وا دەچێ لای دەرێ کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەی گوتووە دەرێ بەسەر سەر و سەرچاو جاری وا لەبەر خاتری حەدیثێک لەبەر خاتری قورئانەکەی مەجلیسە لەبەر خاتری ئەوەی کە ئاەتێک و حەدیثێکی بۆ خوێندرایەوە باسی پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر کەسەکە تەسمیل دەبێ لەگەڵ ئەوەی زۆر جاری وا هەیە ئیمانەکەشی زۆر زەعیفە کاکە هەندرێن یعنی بەڕاستی خوای گەورە زۆر بەڕەحمە. حەدیثێکی ترمان هەیە کو جنابەت باست کرد کە لەسەر و بابەتە بەردەوام بین دەفەرمێتن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نمونەیەک دێنێتەوە بۆ سەحابەکانی خۆی دەفەرمێ پیاوێک باری خواردن و ئەو بابەتانەی لەسەر پشتی وشترێکە وڵاغێکە دەرێ دەڕوا لە سەحرایەک بزر دەبێ لە هاوڕێکانیدا دەبڕێ بزر دەبێ لە بن سێبەری وشترەکەی خۆی تۆزێک دەوێ بەحەسێتەوە لە کاتێک بە خەبەر دێ لەبەر گەرمایی ڕۆژ هەتاو لێ دەدا نە وشترمایە نە ئاو هەیە نە خواردنە هیچ نییە ئەو ئینسانە چاوەڕێی مردن دەکا سەحرایە یعنی کەس بەوێن دەریژدانایە بزر بۆتەوە و سەحرایە تەنها مردن زیاتر هیچی دیکە نییە نە سێبەر هەیە نە ئاو هەیە نە ڕێبوار هەیە نە هیچ هەیە فەرمێ لەو کاتە ئەو کەسە لە برسان لە تێنان لە خەفەتان لە ترسی مردن یعنی لەبەر هەتا و گەرمای ڕۆژ و ناو ئارەقەی خەوی لێ دەکەوێتەوە بەڵام لە کاتێک بە خەبەر دێ تەمەشا دەکات لە بن سێبەری وشترەکەیە وشترەکەی وا لە دیاریتی بە ئاو خواردن گەڕایتەوە. فەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو عەبدە لەو کاتە ئەوەندە دلی خۆشە بە هاتنەوەی وشترەکەی سوپاسی خوا دەکا دەرێ ئەتوو عەبدی منە منش خوایتومە یعنی غەڵەت دەکا لەو پاڕانەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ غەڵەت دەکا خوای گەورە و غەڵەتی لێ وەرناگرێ دەفەرمێ ئەو ئینسانە چەند دلی خۆشە بە هاتنەوەی ئەو وشترە بۆ لای دەفەرمێ خوای پەروەردیگار دەقات و بەلکو چەندین قات دلی خۆشترە لە ساحب ئەو وشترە لە عەبدێک کە لە ناو تاوان و گوناح دەگەڕێتەوە بۆ لای ڕەب العالەمین ئەوەندە دلی پێ خۆشە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەتائیب من الذنب کەمەن لا ذنب له هەر کەسێ تەوبە بکات لە گوناح و تاوانەکەی وەکو وا بە گوناحی نەبێ بۆیە دەرگەی تەوبە و ڕەحمەتی خوای گەورە کرایتەوە. نمونەیەکێک کە هەمومان دەزانین بە کورتی بینمەوە کەسێک 99 کەسی کوشت بوو دەچێتە لای کەسێک داوا دەکا دەرێت دەمەوێت تەوبە بکەم یعنی من 99 کەسم کوشتووە 99 قەتلم هەیە کەبائیر کاکەندرێ باسی کەبائیرمان کرد ئەمە زۆر جار توندمان کرد لە کەبائیر دەرێن کاکە نا لەوەشیان خوا خۆش دەبێ لەوێ ئەگەر تەوبەکە ئیخلاص بێ وتوب إلى الله یان تەوبەتەن نەسوحا لێرەوە ئەوە باز دەکرێتن. دەفەرمێ و کابرا نەیزانی جوابی داتەوە گوتی بڕۆ هەی مەلعون هەی نازم کافر بیدین قاتل گەلێکی قسە پێگۆ بڕۆ گوتی بادا من هەدەستمە جەهەنەمێ پیا و یەک جونیان پێدایمە من کوشتیتمە تۆ 100 جونم پێ بدەیت ڕەن لەوی داویشی کوش کردی 100 کامل جارێت چوو لای کابرایکی دیکە ئەمجارە ئەم کابرایە زانایە ئەم کابرایە دەتانێت ڕێگەی پێ نیشان بدا پێی دەڵێ خوای گەورە دەرگەی کراوەیە چێ پیاو هەیە دەرگە لەسەر تۆ قەپاتکە خوا دەرگەی کردوتەوە خوا یعنی خوا دەرگەی کردوتەوە کەس بۆ نییەوە دەرگەی لەسەر تۆ قەپاتکە بڕۆ تەوبە بکە بەڵام مەرجێکە لە تەوبەکە لە سنوورەکە بڕۆ شوێنێکی دیکە لەنا ئەو شوێنێک کە تاوانت کردوت جێگەت بگۆڕە بڕۆ شوێنێکی دیکە لەوێ دەفەرمێ لێ ڕێگا دەڕوا وەفات دەکاتن لەوێن دەرێ دوو مەلایکەت دێتە خوارەیەکیشیان کە عایدیەوەیە بە تووڕەبوون و بە غەزەب و ڕوحەکە ببا و ئەزیەتی بدایەکیشیانەوەی بە ڕەحمەتە دەفەرمێت لەوێ دەبێتە مناقەشەی و دوو مەلایکەتە یەکیان دەفەرمێ تەوبەی کردو یەکیان دەفەرمێ نە هێشتا لە سنوورەکە دەرنەچووە کە گوناحی تێدا کردو ئەگە بێتە ئەو سنووری شارەکەی تر قەیناکە خوای گەورە مەلایکەتێک دەبنێتە بینی ئەو دوو مەلایکە دەفەرمێ بڕۆ سولح لە بینی دوو مەلایکەتە بکە لەسەر ئەم ئینسانە بووتە خەسم بووتە مناقەشە فەرمێ بڕۆ بە عەردەکەی بپێوین ئەگەر لە شارەکەی کە لێ تاوانی کردوە نزیکترە ئەوە بە مەلایکەتی بابرێن ئەوەی عەزابە بیهینێتن ئەگەر لەو شارەش نزیکترە کە تەوبەی کردو و بۆی دەڕوا و قسەی ئەو پیاوە ساڵحە جێبەجێ دەکات دەفەرمێ بە مەلایکەتی ڕەحمەتەکە بینێ دەفەرمێ لەو کاتە دەیانەوێت قیاس بکەن خوای گەورە ئەمر دەکات بە زەوی دەفەرمێ لای ئەو یان درێژتر بە و لای شارە بابرێن جێی تەوبەکەی مادام هەوڵی داوە کە بچێت یعنی خوای گەورە جوغرافی و زەویەکەی بۆ دەگۆڕێ تەنها بۆ ئەوی لێی خۆش بێ کەواتە عەفوان ئێمە بەڵگەیەک لێرە هەیە ئەو پیاوەی هێشتا نەگەیشتۆتە سنووری ئەو شارە بۆیە خوا ئەمر دەکات دەفەرمێ لەوە نزیکیکەنەوە خوای گەورە لەوەشیان هێناوێتی نزیکی بکاتەوە تەنها بۆچی بۆ ئەوی لێی خۆش بێ
بۆ ئەوی بیباتە بەهەشتەوە خودشتە ڕۆزی. کەواتە خوای پەروەردیگار دەرگای ڕەحمەتی خۆی کردوتەوە بەسەر مامۆستا. بەندەکانی الحمدلله سپاس بۆ خودی ئەفسەڵە بەرنامەکی دیژی جۆن مێ هەیە کوردستان بسوارە چاکەیە ئاژبینات ناوبەینەوەی خەلکیدا ئەوێ ژێک عیجز بله. دلێ وە ناشێک و دوێ شکستیە دوو کەس ژێک سلبن ژێک ئاجز بن ژێک تۆڕە بن و قسە لەگەڵ یەکدی ناکەن گوناحیان کردووە و قسە لەگەڵ یەکدیش ناکەن لە گوناحەکان توبەی دەکەن بەڵام لە قسەکردن لەگەڵ یەکتی ئاژ نابنەوە ئەوانە تەوبەیان قبوڵە یەک شتێکە ئەگەر باسکەم ئوستاز لەوەیان ئەمە هەمومان کەس مەعسووم نییە مامۆستای ئاینی و خەلکی تر و لە بازار و شەریک هەموو دەگرێتەوە لە یەک حالەتێکەیە ئینسان جارێوە ئەلعیزلەت عندە فەسادی زەمان ئەگەر کەسەکە ئەوەندە فاسدە گەل لەگەری خوا نەخواستە برێن ئەگەر سوڵح بکاتن زەرری پێدەگاتە و دیسان تووشی گوناح و مەعسیەت و تاوان دەبێ لەو حالەتەی تو دەتوانی لەو کەسە دووربی یانجارەوە کەسە فیتنەیە یانجارێ فیتنەیە بۆ مامۆستا من سەریح بم برا هەیە لەگە برای خۆی قسە ناکە لەسەر عەردە لەسەر ماڵە لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قسە لەگەڵ یەکتر ناکەن توبە دەکەن لەسەر گوناحی تر بەڵام قسە لەگەڵ یەکدی ناکەن مەجالی 3 ڕۆژی هەیە پاش سێ ڕۆژەکەیت کە پاش 3 ڕۆژەکەی دەبێت سوڵحکەنەوە کەسێکی دیکە مەسەن بەرامبەرەکە ئەگەر سوڵحیان نەکرد دەبێت 3 جار بچێت گوناحە ئەوە شێکێکە لە تاوانەکان بەڵام ئەوە نییە کە ئینسانێک خوا نەخواستە دیسان ئەمە ئوستازانی شتێکەیە لەو بابەتەی ئێستا بین دەرگەی بەهەشت و کابرای قەپات کە دیسان بێزەمیریە نا ئەمەش تاوانێکی گەورەیە خراپە سیلێ ڕەحمی پچڕاندووە بەڵام لەگەل ئەوەشدا دەکرێت کەسەکە ئەهلی بەهەشت بێ بەڵام مەرتەبەیەکی گەوری لە دەستدا بێ لە باشت یعنی بەشێک لە خێر و چاکەکانی لە دەست دابێ بەشێک لەو عیبادەتی لە دەست دابێ تا 3 ڕۆژ مەجالی یەک قسان نەکەن لە دوای 3 ڕۆژ دەبێ پێک بێن دەبێ بۆ یەکتری بچینەوە سەلام بکەن هیوامان هەیە مەسەلەن دەچێ دەرێ سەلامم کردیە 3 جاران باشە جوابی نەدایمەوە زۆر تەبێیە پاشی مانگەک 2 مانگ 3 مانگ ئەویش دلی نەرم دەوی پەشیمان دەبێ دوو برادەر دوو ڕەفیق ئەوەی دەکەن ئەو دێتەوە بۆ لای دەرێ نە من جوابی نادەمەوە لەبەر ئەوێ من چوومە ئەو هەر کاتی ئەو هات دەبێت جواب دێەوە ڕاستە تو 3 جار چووی سەلامت کرد دەست بۆ بردووە ئەو ڕەتی کردوێتەوە بەڵام پاشە و 3 جارە ئەگە ئەو هاتەوە تو دەبێ وەری گریەوە و سوڵحەکە بکرێ مامۆستا پێم وابێت ئەمە دوایین پرسیار دەبێت پاشان دوعا دەکەینەوە نیە باشە مامۆستا دەشتی دوعامان بۆ دەخوێنێ زۆر کەسەیە تازە گەرم دەبین ئەرە وەڵڵا بە زۆر کاتەکە سپین کاک محەممەد دەڵێ کاتەکە زۆر تێپەڕیە کەسانێک هەن مەسەرەن ئەو پرسیارانیانێ ئەو پرسیارانەیە یەکێک لەوە دەڵێ کاکە ئەمن 30 ساڵە 40 ساڵە 50 ساڵە عیبادەتی خوا دەکەم خۆم لەو هەموو مەلەزات و خۆشیە گرتیتەوە بەدەیان بە مستەڵەحی ئێستا دەڵێ ئۆفەر هەبووە یان خۆشی هەبووە لەزەت هەبووە ئەمە خۆم لێ پاراستیە خۆ پاراستنیش عادەتەن زۆر جاروێت لە مەلەزات ئەزیێتە بۆ کەسی مسلمان کە بیێ خۆی بپارێزێت ئەگەرچی لەوانێ ئەزر و پاداشتەکەی تعویزی بۆ بکاتەوە یان لەزەتێکی دیکە ڕۆحی هەبێت بەڵام 2000 خۆ پاراستن لە هەندێک ماڵی دنیای حاڵەتە هێشتا کابرا دەڵێم خۆم پاراستووە کابراایەکیش دێ لە هەمان تەمەنی منە بە کەیفی خۆی کردیە هەتا تااقەتی هەبووە مەسەلەن گوناح و تاوان و هەرچی هەیە کردوێتی دێ لەگەڵ من لە ئاخیری مەسەلەن شەهادەیەک دێنی و مسلمان دەبێتەوە و بە جددی دەبێتە مسلمان تاوە باشە هەموو چاکەکان هەرچی و هەموو گوناحیکە کردیتی لە بۆی دەبیتە چاکە ئەمن چی ئەو چی ینی ئەوە جۆرێکە لە بیرکردنەوە و دەربڕین لە شێوازی ئەم پرسیارە ئەم سوڵحکردنەوەی خەڵک لە عیبادەت ئەم سوڵحە خوای گەورە چۆن دەیکا لە بینی ئەو دوو بەندەیە شتێک هەیە کە خوای گەورە قەناعەت چۆن بەم دوو بەندەیە بێنێت یاخود چ پرسیارێک هەیە جوابی ئەم بەندەیە بدرێتەوە بڵێ حاڵەتی ئەو ئاوایە حاڵەتی تو ئەو هایە وەکو یەکن ئەبدوانە ئەگەر نمونەیەکی بەسیط بینینەوە باشە کەسێک مالی گرتووە یعنی پاری کۆ کردوتەوە لە جاتی بچێت کە بابێ بخوا فەلافلێکی دەخوا پارێکی کەم سەرف دەکا ئەو برادرەی دیکەش بە کەیفی خۆی دەخوا یعنی پارێکی زۆر کەم هاتوتە دەستی لە نەتیجەی کۆتایی خەڵاتێک هەیە لەو شەریکەیە لەو دایرەیە لە لای مەسا حکوومەت خەڵاتێکیان دەداتێ لە کۆتایی دێتەوە ئەوش دێت دەوامەکەی خۆی دەکات و خەڵاتەکەی وەردەگرێ لەگەروی وەردەگرێ بەڵام ئەو برادری کە یەکە خەڵاتی وەرگرتووە بەڵام پارەیەکی زۆریشی هەیە ئەو کاتی احتیمالێ بۆ نمونە ساریکی وەنەوشە ڕەنجۆڤەر ئەو بابەتانە بکڕێ بەڵام ئەو برادری دیکە هەر پارەی لەوانەیە لە بەهشت مەرتەبە بسەبەت مرتبەکە بۆی نمونەکەم بۆ هینا بۆ ئەی سبرێم لە بەهشتیش مرتبەمان هەیە فردەوسی عەلامان هەیە مرتبەی مەسەلەن جیرانی پێغەمبەرانمان هەیە
حوزی کەوسەرمان هەیە لقای رب العالمینمان هەیە زۆر خەڵک کێ دەچێتە بەهشت بەڵام بینینی خوای گەورە نابینێت مەسەن زۆر خەڵکمان دەچێتە بەهشت بەڵام حوزی کەوسەر بێ بەشە لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ بەشە خوای گەورە لە ڕۆژی جمعەیە کە خۆی بە هەموو بەندەکانی پیشاندا و یەک لەگەڵ بەندەکانی قسە دەکات یعنی کەسەیە لە بەهشتدا خوای گەورە نەبینێت ئەو جا هەندێک هەیە ئەگە بش بینێ زۆر تاخیر دەبێت لەو کاتێککە خوای گەورە ئەوان دەبینێ بەشێکە هێشتا لە جەهەنەمێنە ناتنە باشتێ باشە جەهەنەمەکە هیچ بەس خوای ببینی مشکلە نییە با تاخیر بەس لە جەهەنەم نەبێت کۆمەڵێکەوەی هەیە دەفەرمێ هەیە بە قەدەر سوژدەکانی ئەو عادەت خوای گەورە دەبینێ دێ باش ئەگەر کەسەکە بەڵام ئەوەی هەیە ئەوەی لە بەهشت هەموو ڕازێ بە بەشی ڕازیە بە بەشی خۆی خوا ڕازیان دەکات ئەوە نییە لێ بڵێ وەڵام ئیسم لە بەهشت مەس ئینشاءالله هەردووکمان باشتینە فردەوس لە عەلا ئینشاءالله نمونەیەکی خۆش بەس مەس عەفو بکەت خوا مەسەلەن یعنی بۆ نمونە ژڤان مەرتەبەی لە من زۆر زیاترە ئەو لە هەفتەما من لە سەتەما ئەمن لە یەکەمم مەسەلەن باشە ئینشاءالله پێکەوە بەس حەسەن لێ ینی خوای گەورە ئەمنیش ڕازی دەکاتەوە نییە من حەسوودی بۆ بم چونکە حەسوودی نامێت ئاخیر کەس کە دەچێتە بەهشت ئاخیر کەس دەچێتە بەهشت خوا تەوبەی قبول دەکات تەبان ئەو نمونەیە گەلە خۆشە ئەگەر بە کوردی باسکەن دەفەرمێ لە بەنی ئیسرائیل بەس تەماشای ئەولا مەکەن شارەت دەدەن کۆتایی دەفەرمێ ئەوە خۆشە دەفەرمێ ئاخیر کەس لە بەهشت کە دەچێتە بەهشت تێکێکە لە بەنی ئیسرائیل فەرمێ خوای نەناسیە کە پشت لە برێن پار داتەوە سەری بە ئاسمان دەکە ئەستێرە و شت دەبینێ ئێستا ئەستێرە نبینی لەبەرەوەی هەموو لە ژوورەکانین دەرێ ئەو هەموو ئەستێرەی خوایەکی هەیە خوایەکی بێگەرد ئەمن ئیمانم بۆ خوای هەیە نازانم چییە فەرمێ لەبەر خاتری ئەوەی ئاخر کەس کە لە جەهەنەم دەردەچێت و دەیبەنە بەهشتێ دەفەرمێ ئەوە ئەو جەهەن تومعی هەیە ئینسان کویسە تومعە لەوەش فەرمێ بەس دەربچم دەردەچێت ئەو جار دەفەرمێ بەس بچمە بنە ئەو سێبەرە دەچێتە ئەوێ ئاوەک دەبینێ بچمە ناو ئاوەکە خۆم بشۆم ئاوەکە دەیبنە ناو ئاو تەبع هەموو جارێ خوای گەورە دەفەرمێ بەسە زیاتر داوا ناکەی دەرێ نەئا بۆیە درێژ نەکەمەوە لەبەر بەرنامەکە بە بیرهینانەوەیە دەفەرمێ دەچمە بن دیواری بەهشتێ بەس گوێ لە دەنگە خۆشەکانی ناو بەهشت سرود و ئەو بابەتانە گوێم لێبێ دەچێتە ئەو دەفەرمێ رب العالمین بەس بچمە ئەو دیو دەچێتە ئەو دیو دەفەرمێ رب العالمین یعنی لە ڕەحمەتی تو جێگەیەک نییە باخێک بدەی بە من خوای گەورە دەفەرمێ بەقەدەر سەر زەوی بۆ تو بەقەدەر سەر زەوی یعنی کەمترین نعمەتی ناو بەهشت بۆ بەندەیەک لەو پەڕی تاوان و گوناحەکەی بێ کە یەک سوژدەی بۆ رب العالمین یەک جار ئیمانێکی هیناوە هەموو هەوڵی خۆی دەخانی 100 مەتری بەدەستکەوی لەگەڵ بەقەدەر سەر زەوی پێ کات وەرە فەقی وەرە هەی فەقی جوان بەتەمام بەخوای لە سەرەتاوە بینیم بەس هەر تەخیر بوو مۆزوعەکەمان گەرم بوو وەڵڵا ورحمة الله وبركاته بەخێر بێ مامۆستا کاک محەممەد دەی ئەوە خورما لە بوو جەماعەتی باتوش خۆ با دوو قسە بکە دەی باخور بەسەراتێکی خۆشێ ماشاءالله هەر نبێت ئەوەی مامۆستا نام لەبیر کرد سەیدا ئەوە ئەتوە دەڵێ ئازیز دەڵێ کۆتایی پێبین ئێسش دەڵێ ئەو پرسیارەی لێ بکە ناو پرسیارە ناکە ئەویش لێ دەکەم باشە فەقێکەمان نایت بوو محەممەد فەقێ محەممەد جان ماشاءالله دەی بوو بابی خۆش وەرە ئەمن دوای دای دەخۆین ئەمە معجبێ سەختی هەندرێنێ برا وەڵک ئەتوو وەرەگەری دانیشە ئادیابین وەرە ئێرە سەیدا بێژێت نەفرێک هاتە دەف سەیدایە سەیدا نەبوو عنی یەکێک مەسەلەن پچێک شارەزای توی هەبوو لە دین و ئەوی دی ئەوژی غێرێت مسلمان بوون گوت من هاتیە داخلێت ئیسلام بووم و ئەوی دی و وەڵاویش چەند تەمەشاکرد گوتی تا چ کریە گوتی وەڵا ئەوێت ڕابواردن و وەڕەگۆڕیم وەزمەکەی گوتی ئەوەی ڕابواردنە ئەوێت ئەوی دییا من خڕاکردن هەمیۆی قسەتکەم گوتی من خەر گوناحێت کریە مالت عالم گوت من خواریە غەش دوکانی من کریە ئەوی دیکە من کریە ئەوی دی هەمی من کریە ئەوژی چەند تەمەشاوی کرد گوتی وەڵات جێنینە بەلا مسلمانێک بمرێت دوای وەرە ئیشەڵا تو وەرە جێوی تۆبە بکە وەرە ناف ئیسلامێ لەبەرەوە جێنینە وەختی ئەو ڕابی چوو خەڵک جەماعەتی لوی گوت سەیدا چاتو بێژی جێنینە خۆ دین ئیسلام نەکۆستەر و پاس و ئەوێ دیە هەنی جێ نەبێت گوتی ئەوە هەنی گەنجیە لە جاحیلیە گوناح و تاوان کریە پێکاوێ دوێ گەر من بێتە باشتێ قبیل ناکەم گوت من ینی نشێم بۆی بکەم گوتی باهەڕەت ینی بۆیە زۆر جاری وای ئوستاز ها خەڵکێک بوونم نەدێ خوای گەورە دەرگەی ڕەحمەتی کراوەیە حس دەمولکیە مەشکەم ناکاتەوە کەسێک دێتەوە بە دەکا وەنەبێ کاکە لەی مکەم کاتەوە کاکە ئەسڵەن حەدیثەکەی بۆ هاندانی ئێمە بۆ ئەوەی تەوبە بە خەڵکی بکەین و خەڵک هاندین بۆ تەوبە دەفەرمێ کەسێک هیدایەت لەسەر دەستی تو وەل بگرێ یعنی ئەگەر نوێژەک بکا بۆ نمونە بە ڕۆژی بێ ئەو ساڵ خەڵکێکی زۆر ئەو ساڵ بە ڕۆژی بووە لەسەر قسەی خەڵکی دیکە دەفەرمێ خەیر منە دنیا وما فیها سەیدا ئەندەرێن
ئەگەر کەسێ لەسەر دەستی تو تەوبە بکە لە دنیا و لەسەر هەموو دنیا ئەتوو بکەی بەخێر ئەوە خێری زیاترە. يجا كاك محمد يجيب آخر برسيار أو برسياري كاك محمد يا با أو كاك محمد اللي كاك محمد بروديسر مان بلا بابا سورتي توبة لبرتي بسم الله نية بلا ما مصطفى سورة التوبة لو تسبسيني بسم الله نية بسم الله نییە شارەکە گەلە قورسە مامۆستا دەشتی لەوە هاوکاریم ناکەی. ئەتو حەزەکەی جواب دەوە بە طبعا لسيزني زنابتان سورة التوبة لبروي مرتبطة لقى سورة أنفال تقريبا لقى أنفال تاودبي عندك زانان لصير باسي قراءات دفرمون ليرد أخواي قول باسي زياتر براءة من الله ورسوله من الذين عاهدتم من المشركين يعني وأن الله بريء من المشركين ورسوله تقريبا أخواي تبارك وتعالى خشمة وربوني تيدا ليرة لو بسم الله نكرايا لقل مشركين بەڵام خەشم و تووڕەبوونەکە ئوستاز ئەمە لێرە بێت جاکەینەوە. خوای گەورە باسی چێتی باسی ئەو کەسانەی کە مشریکن ینی کافرن و زوڵ مستەمیشیان زۆریان کردووە خەلیشیان بابرێن کوشتووە تاوانیان کردو بەڵام ناشگەڕێنەوە ینی تەوبە ناکەن اعترافیش بە دین ئیسلامی پیرۆز ناکەن محاربن بسم الله الرحمن الرحیم هەر کاتێک کە دەست پێ دەکە لە هەر سوورەتێکە لە دوایەوە هەموو ڕەحمەتە بەڵام لێرەدا خوای پەروەردیگار لە مشریکەکان تووڕەنە ئەو مشریکانەی کە تەوبە ناکەن. ئەمە نمونەیەکی زۆر جوانیشمان هەیە ئەو هەموو سەحابەیە کە دێتن مەسەلەن یەکێک لەوانە ئەبوو هورەیرە کە بەدەیان هەزاران حەدیسی وی دەیگێڕینەوە خەڵک باسی دەکا لە تەمەنی 6 ساڵی مسلمان بووە تەمەنی 6 ساڵی کە ئێستا اختیارە باشە یعنی لەو تەمەنە ئەو هەموو تەمەنەی هیناوە گوناحی نەکردووە لەناو شیرک نەبووە کاکە هیچ گوناحیشی نەکردبێ بەڵام خۆ عیبادەتیشی نەکردووە لێ خوای پەروەردیگار مرتبە برس کردەوە. ئیمامی عومەر مەسەلەن گوناحی نەکردو بەلێ ئەوانەی دیکە باقی سەحابەکانی تر هەمووی بەڵام کاتێک تەوبەیان کردو خۆ هەمووی خۆش بووە. ئێ بە جدی یعنی خوای گەورە لە کەسێک خۆش بێ کە مشریک بێ لۆ لە بەندێ خۆش نابێتن کە مؤمنە بەڵام غەڵەت دەکا كل بني آدم الخطأ وخير الخطائين التوابين حمو بني آدمك غلط دكا بلان باشترين يعني وك توبة دكا الله خدش ترى وتوب إلى الله توبة نصوحة قال خوش حال بينا محاضر بينا كاك محمد يجي قال خوش أخوة بخير بك ما مصطفى بقيت شي مزبوط ما مصطفى والله إن شاء الله مزبوط دبي إن شاء الله إن شاء الله بس زي بحرتي خوي ببيت يا جنا إن شاء الله إن شاء الله مهم علم ومعرفته وربقرد هرقك وهابت كاك محمد جان إيش خدمتك نبو أم قال خوش حال بين ما مصطفى قال بخير زور سباز ببرستان سركوتني إن شاء الله يا رب كما مصطفى يا ربي السلام ما مصطفى قصدي لك نما بيان لقل ما مصطفى بريو كاك محمد دوقة مالك قال بخير سر شباب ما مصطفى يا أهلا وسهلا وي خد اشترى وزيبه جزاك الله ما مصطفى بله أو زارا كيف خود حزدك يسرودة شي كرد الروي حزدك هندك دعاء الروي حزدك يتسه يا الله الله مدد الله مدد الله مدد الله مدد يا رسول الله نزار يا رسول الله نزار يا رسول الله نزار يا حبيب الله نزار سيدي سرداري وين اي محرمي اسراري وين صلاة لسرت يا ريمن صلاة لسرت يا ريمن صلاة لسرت يا ريمن الله مدد الله مدد الله مدد الله مدد يا رسول الله نزار يا حبيب الله نزار يا رسول الله نزار يا حبيب الله نزار
بها شفتني امان 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 مسجلي محالي ما بيشير خوري او ياتي ما بيه هرزاني لو يقلي ما بيه دشير زور بجاري من دشير زور بجاري من دشير زور بجاري من الله مدد الله مدد الله مدد الله مدد يا رسول الله نزل يا رسول الله نزل يا حبيب الله نزل يا رسول الله نزل بلاني بلاني يا بابا بلاني يا بويلي والله غرام الساكن بطيبه بلاني وبلاني وحنين النوك بالضمر يا يابا يا يابا بلاني يابا 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 الله يابا صدق صدق شوق النبي صدق شوق النبي مغرم بلاني جمعته بالحشا جور الغضاء صلوات طاح النبي الشفيع محمد والله يا ببعد الليل بعد الليل يا ابويا يا ابو والله بعد الليل بعد الليل وهمومي عليا وعليل وعنا واحبابي يا خايف يا ابو يا ابو يا ابو بلاني يا ربي صلي على الامين الصادق يا ربي صلي على الامين الصادق ملاح بالظلماء نور البوارق ملاح بالظلماء نور البوارق امدح بصدق النبي راعي الوفا خليفة الإسلام بعد المصطفى شيخ على فعل الحقيقة منصفة وصدق المختار أول صادق يا ربي صلي على مين الصادق ملح بالظلماء نور البوارق من بعدك امدح ونادي يا عمر قام دين المصطفى
لكم في الأخيرة عبد لكم يا أهل الحقيقة لا ويك يا ربي صلي على من الصعيد ملح بالظلمة ونور الباري علي ابو الحسنين علي يا ابو علي يا ابو الحسنين بات بفراش النبي بالليل بالليل يا باه يا باه يا با بالليل يا رب غثنا بالمكنى حيدرا باب العلوم ودحيا لخيبرا علي ابو الحسنين وسيف العدل لله مشوار يابا 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 مشوار اي ما شاء الله اي ما شاء الله تيجيشتي اي بارك الله فيك بس هر صار خليفة كيف الله وطبعا الشعراء محمد العيداني شاعر شيء عربة الزور بقوته الأخيرة كيف أخوي بازدك أدلي محمد العيدان بيكون مغرمة أقسم يمينا بالسماء والطارق أقسم يمينا بالسماء يعني تقريبا شعرك لقى آتكي والسماء والطارق مربوطة كاك عبد الله او كاك عبد الله زور سباس كاك عبد الله او مهوانا كشنيش كي بغات ايه ايه بردام ما مصطفى ما بستم يعني او الشعركية كم سيد احمد الرفاعي بو طبعا كسفر ده كادسيتا مدينة منورة جيب ده وزور بقوة الله كادسيتا مدينة منورة بشاهدي همو او زانان وانا كستا بيسرمان وبينرش معنا بابو اخوان مراجعة بكن لكتابي مناقبي سيد احمد الرفاعي كيك كلا قطب ساركان سيد احمد بدوي شيخ عبد القادر جيلاني سيد احمد ابراهيم الدسوقي وسيد احمد الرفاعي او تسارة يعني يقول اقطاب الاربعه فرمي كدسيت مديني او الشعري دلي في حاله البعد روحي كنت ارسلها امن كاتق لتدور بوم روحي خوم بيشكشي تذكرت دليتا بيغمبري صلى الله عليه وسلم في حالة البعد روحي كنت أرسلها تقبل الأرض عني وهي نائبتي هاتي ما خزمت زنابت عردكي ما أصدكم أجر أتو وكو أولادش خوت منت قبول كردية كمن أولادي توما السيدم تقبل الأرض عني وهي نائبتي وهذه دولة الأشباح قد حضرت أو خلق همو لبيديتي ففرمي فمدد يمينك فرمي دستي خوي أو هادرينات دستي پیغمبری صلی الله علیه و سلم ماسك زيارتي كرت پیغمبر صلی الله علیه و سلم دستي خوي هاي توجهولي طبعا السيد احمد الرفاعي بقى ما دبوني كزورق لزانان وعالم كان كلمدينه بوينا او استجوارده يعني او طبيعي بوا وي ان شاء الله خذ اشتروا زبيت وي بتشبحشتي ان شاء الله ان شاء الله لقى زنابته دي بردوم بالمام صار قالته مثلا في جوري بتشكي بتشيناش دربه بتشوفني كشف هو ايش دربه استوديو ايش دربه ديوان ومجلس ما ببينين وبجوري جاف كوري ما زر فاروق وای که راستا خوی الکیل الجلمت تعجیلی بس بجاری بحثی خارنه و خارنه ناکت یل نوام مجلسا یا رید کردواری و زیده رمضان تنکرن سینو ظرف و سینو سنیانه او تشتو مشته تو خالی خوب بفهم جیل کت آزار خودی قوت بزانین که بطوله چه دوجنه خلو دوره وشتانه هي نينا افصاله چت كان شنو كان جوني ازر ام کاتتان باش سلاوتان لبه ازر كشوهوا لايتو وكو خۆتان تشونا باستان کرد ئێستا ئێمە لە يلا طواف باش جيشت وەکو خۆتان باستان کرد ئێستا من لە تاجیلم بەڵام ئەم جاریان باسی خواردن و ئەو شتانە نییە بۆ ئەم شەو
یاریەکرێ یاری سینی سینیانە یاخۆت سینی و زەرف کاما بە تایبەت لە شەوانی مانجی ڕەمەزان ئەم یاریە ئەنجام دەدرێت لە نێوان دوو گروپدا هەندێکیان بۆ نمونە خەڵکی ئەو لێرن بەشێکی دیکەیان لە کەرکووکەوە دێن بۆ ئێرە وە زۆرترینیانەوەی ئەم یاریاکە تورکمانەکانن بەڵام ئێستا من دەچم بۆ لای خۆیان بە خۆیان زیاتر زانیاریم بەنێ لەسەر یاریەکە لەسەر ئەم یاری کە بە بەردەوامی ئەیکەن سڵاوتان لێ بێم کاتتان باش مامۆستا من ئێمە لای جەنابەت تۆ پێم وابێ کۆنترین یاریزانی سینی و زەرفی لە هەولێر بۆم باسکە بەخێر بێ سەرسەر و سەرچاوان یا لەوەسەلەن ڕەمەزانتان پیرۆز ڕەمەزان لە هەموو لایەکی پیرۆزبی بەخێر بێن سەرسەر و سەرچاوان تەبێ ئەو یاریجانە سینی سینیانەیە زۆر لە کۆنەوە لە هەولێر هەیە ماوەیەکی دوور و درێژە یعنی بە تا ئەوەی خۆم بە مەزەندەی خۆمەم لە خاڵم پرسێت چکە خاڵشم یاریزان بووە نزیکەی 150 ساڵ دەبیتن لە هەولێرێ ئەو یاریە هەیە 150 ساڵ 150 ساڵ دەبی ئەوەیە من دەزانم ئەوجا زیاتر نازانم زیاتر ڕەنگە هەبی ئەو یاریەش فۆلکلۆرە فۆلکلۆری دووسێ جێیانە هەولێر و کەرکووک و تووسخورمات و پردێ تەلەحفەریش یاری دەکەن سینی سینیانێ مانجی ڕەمەزان دێ ئەو یاریە دەست پێ دەکا وەسفی سینی سینیانێشتان لۆ بکەم حەز دەکەم لە زۆر جیانش گوتیتم 20 ساڵش لەوە پێش گوتیتم 40 ساڵ لەوە پێش گوتیتم وەڵڵا ئەو سنیە تعبیری ساڵەکی دەکا سنیەکە زارەکانیش ساڵەکیش 12 مانگە زارەکانیش تعبیری 11 مانجی دەکا 11 مانجی تێدا دەخۆنەوە و کابرا گۆتەنی بەحوڕیەتی خۆی ئەو منزوغەش کە لە هەندە جێیان پێی دەنێن منزوغ هەندە جێیان پێی دەنێن ئەنگوستیلا هەندە جێیان پێی دەنێن نەوعچتکە عەلا کولن ئەوجا ئەو منزوغەش تعبیری مانجی ڕەمەزان دەکا یعنی یەکە مانجی ڕەمەزانیش یەکە تێدا ئینسان بێ ڕۆژی دەبی ئێواران ئەوە پاش فتاری دێنە دەرێ عالەم لە بۆ سنی سنیانێ ڕوو لە چایخانەکان دەکەن ڕوو لە کافتریاکان دەکەن بە تایبەتی کافتریەی کاگنەبەزی ئەوم پێ بڵێ خەڵک لە کەرکووک لە پردێ لەوانەوە دێن بۆ ئێرە بۆ یاریکردن بەڵێ لە کۆنەوەش نەک ئێستا لە کۆنەوەش دەعوەت و داوەتکاری هەبووە لە هەولێرێ سنف سنیانێ هەبوو سنفی قەسابان جودا بوو سنفی بەنایەکان جودا بوو سنفی خەفافان سنفی عەتاران هەر کەسە بە سنفی خۆی سنفی قەسابان یعنی هەر کار و کاسبیەک بە سنفی خۆی ئەو سنیانەیان کردیە لە هەموو شکان یاریە زانی باشی تێدا بووە دەگوترێ ئەم یاریە چۆنەڵی هی پێکاتی تورکمانە ئەم یاری سینی و زەرف بڵێ سنی سنیانێ هیچ کەسێک نییە بڵێ ئەوە ملکی منە ماڵی منە غەیری تورکمان غەیری هەولێری غەیری کەرکووچی ئەو دوو شارە منبعی سنی سنیانێ لەو دوو شارەی پیا بووە بە تایبەتی بە زۆریش لە هەولێرێ بووە لە هەولێر ئەو یاریە چکە لە بۆی کۆنە نازامی کەرکووک چەندە چکە من کەرکووک نازانم محتەمەلە خەڵکی کەرکووک بزانیتن عینن لە کەرکووچیش هەولێریەکان داوەتی کەرکووچیەکانیان دەکرد لە کەرکووک دەهاتن ئێمە دەچوین لە سەیتەڕەی ئینتزاری وانەمان دەکردە تا داهاتن پاش فتاریان دەکرد ئەوجا داهاتن بەڕێ دەکەتن ئەستقبالی وانەمان دەکرد بە دۆڵ و زورنا و بە شایی و بە هەڵپەرچێ ئیستیقبالی وانەمان دەکرد دەمان هینا ناو شاری دەمان هینا هەولێر ئەوجا لە تەعجیل داوەتبانە لە تەیراوە داوەتبانە لە محەل عەرەب داوەتبانە لەو جیانە بە منبعی سنی سنیانێ و بە تایبەتی ناو شار چایخانەکانی ناو شار کافتریەکانی ناو شار هەموو سنیانەی تێدا بووە هەموو شیوی لێ دەکرا شیو دەکرا گۆرانی بێژەکان ئامادە دەبوون وەکو مشکۆ وەکو یونس مەحموود وەکو نوورین لە ماڵان نادر وەکو حلۆب قەساب ئەوانە هەموو گۆرە حاجی جەمیل قەبقابچی حەیدەرە کەچەڵ
ئەوانە گۆرانی بێژ بوو محەممەد ئەحمەد ئەربیلی ئەوانە هەموو گۆرانیان دەکەوت دەناو سنی سنیانێ بە قسەکاندا دیارە پێشتر خۆشتر بووە بۆ ماسکی باشە بۆچی لەم تیمە تەنیا تۆ ئیشاریتەوە بەخۆی ئەوە لە سێ یاریزان پێک دێ ئەمن کاپتنم دوودانە یاری دەریشم هەیە لە کاتی سنی گەڕانیش بەس شاردنەوە بەزەم دەی شارمەوە بەڵام لە کاتی سنی گەڕان ئەمنیش دەگەڕێم ئەو برادرانەش دەگەڕن باشە شاردنەوەکەی لێزانینی تێدا طبعاً بەخۆی شتێکی بەڵێ شاردوێتیەوە ئەو شاردوێتی تۆ چۆن نەزانی لەکوێدا ئێستا ئەوە 11 زەرفە لەو 11 زەرفەیان دوویان ماڵی منە نۆیان بۆ ئەوە ئێستا بۆ نمونە ئەگەر زانیت لەکوێ خاڵ زیاتر دەگریت نا ئەگەر ئەمن بیدۆزمەوە مەسەرن لەو 11ەیە لە دوودانە بیدۆزمەوە سینیەکە دێتەوە لای من ئەو جارە من دەیشارمەوە بەڵام ئەگە نەیدۆزمەوە چەند زار لەسەر سینێکە مابی خاڵەکان بۆ ئەو دەنووسرێت بەڵێ یارم یاری بە تەرکیزی بەڵێ ئێستا مەسەلەن من شکم لەو سێزارەیە باشە ئەوە دەکەینە دوو خاڵ ئەوە سێ ئێستا ئەو سێزارە بۆ منە ئەوە دەخاڵ بوو ئەو نووسرا لەبەرەوەی 8 ماوە ئەوەشم کردە دوو ئەوەشم کردە سێ دەخاڵ بوو ئەو نووسرا دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەگە من یەک کەسی دیکەش بدوێنم بە کورتی بزانم تۆ ئەم جاریان فەنی شاردنەوەکەم پێ بڵێ بزانم چۆن دەشارێتەوە بەخێراتتان دەکەین ماجر ڕەمەزان لە ئێوە و لە هەموو مسلمانانی جیان پیرۆز بێ ئەوە ئێستاوە شوێنی خۆیتی ئەمە لەو یازدەیە دەتوانین لە هەر یازدەدانێ ئێستا من لەگەڵ کاکسامی کە یاری دەکەم مێشی یەکتر ئەخینینەوە ئەو مەسەرەن دەڵێ ئەوە شوێنی بوو تەبان ئێستا بینەران لەوانەیە شوێنی زارەکە پێ نەزان بەس ئێمە نیشانێکمانەیە لەسەر سنیەکە دەزانین کە سنی پێشتر لە چێ بووە ئەوسەکە لێرە شاردمەوە ئەمن دەتوانم لەو دەزارە لە هەر 11 بە کەیفی خۆم بچمە زارشتر ئەوجا هەر جارە و بەنەوعەکە هەر وەستایەکیش بە جۆرێک دەگەڕێتن وەستا هەیە بەزار دەگەڕێ وەستا هەیە بە مێشک دەگەڕێ مەسەل من لێرە بووم ئەو جارە سێ هەڵدێم دوو هەڵدێم چوار هەڵدێم هەر وەستایەک و نەوەگەڕانێکی تایبەتی خۆی هەیە واتە ئەوەی زۆر لەم یاری سینی و زەرفام سینیانە بار پێی دەوترێ وەستا بەڵێ بۆم شاریتەوە بە ئەمەش ببینیم زین چۆنی شاریتەوە و زایم لایانی بەرامبەرە سینەکەتان لێوە دەگرێتەوە خۆ ئەو یازدەیە ئەگەر سەیری بکەیت هەموو بینەکانی وەکویەکە ئەگەر ئەوانەی مەسەرەن ئەگەر ئەو زارە جێ خۆی نەبی ئەلێرە بیتن ئەوە وەستانیە یعنی لە یاریەکە نازانیتە ئەوە ئێستا مەسەلەن ئەوە شاردمەوە بات دیارەمە یارێکە لە نێوان دوو تیپی شاری هەولێرم جام دەدرێت بزین لێرە ئەو زارەی کە لانی بەرامبەر شاردوێتی و بزین دەدۆزرێتەوە یاخودنا دیارە چەند فنجان چەند ئەگە سۆمای وێنە گرمەندێک زوومی کا بۆی ببینرێ لێرە چەند زەرف ماونەتەوە ئەگەر بۆ نمونە لە سەسینەکە بێنێتەوە ئەوەندە خاڵ بۆ لایانی بەرامبەر دەگیرێت دیارە ئێستا ئەوەندەی کە من قسەشم لەگەڵ کردوون ئاماژە بەوەکەن ئەم یاریە لای یاریزانەکان وەکو یاری شەترەنج وایە کە دەبێ بە بیر و فکرا بزانێت لەکوێ شاراوەتەوە و ئەم یارێ بۆ دۆزینەوەی زارەکەش چۆن دەڵێ ڕاوێژ و گفتوگۆی تێدایە ئەمە دوو هوەری جیاوازی تێدایە یەکەچیان هوەری دیتنەوەیە دووەمیش هوەری نەدانی خاڵە یعنی ئەگەرە تو دوو گوڵت هەبوو نەشت دیتەوە دەبی وە بکەی زۆرترین زاری بەتال فڕێدەی هەتا خاڵ نەدەی لە چەند خاڵە ئەوە لە یاری ئەتیادی لە 100 خاڵێمە یاری دەکەین کە بووی من کە بوومە 100 خاڵ بەبراوە دەبش بێت بەس کە خول دەکرێتەوە خولەکان نا لە 150 ئێستا ئێمە ساڵ لەو کافتریای کە ئێستا ئێوەی لێنە خولێکی گەورەمان کردوتەوە 96 تیپ بەشدارە لە شاری هەولێر و کەرکووک و پردێ 96 تیپ ئێستا 48 تیپ چوونەتە دەرەوە 48 تیپ ماونەتەوە لێرە و چار دیاری زۆر گران بەهاشماندانەوە بۆ براوەی یەکەم و دووەم و سێم و چارەم دەستەکانە خۆش من کاتم زۆر کەماوە بەڵێ دیارە ئەم یاریانە لە شەوانی مانچ ڕەمەزان لە شاری هەولێر ئەنجام دەدرێت و دیارە ئەم یاریە یاریزانێکی زۆریشی تێدایە و لە شەوانی ڕەمەزان
چێژی لێوەردەکردن بەڵێ دەگەڕێمە لایەوە. ئازەر ماندوو نەبی زۆر سپاس هەرچەندە لە تاجیل لەوێ کۆتر و ڕەشۆلە و چۆلە نازانم ئەو شتانە و باڵدارانە لەوێ شەوان بەتایبەتی شەوانی ڕەمەزان لەوێ زۆر دەفرۆشرەوە یان خەڵک دەیخۆن و بابەتانە ئەم جاریان لەسەر ئابازاری گەرمە ئەو جاریان لەسەر بابەتانە لە تاجیل بزانین دەڵێن دەزانین کە جەنابەت حەزت لە کۆترە و مەریوانەوە دەڵێ ینی دوایانە لێ گەلێک ممنون بەڕنامەی پۆشیفێ بەردەوامە یەکش بابەتی دی تایبەتیژە مەشەوە بەحەسکین بابەتە گەلێکێت گرنگە نێڤبەنە ئەف کەسێن و تەندروستیەوەنە باشە گەل ئەڤێن و تەندروستیەوەنە تێکچوی تایبەتیژی سەر ژدەزدانەیەنژی تێکچوونەوە یەکش بەشین گەلێکین گرنگین ژیانە ئەوژی خینە و هەمژالیە ئیسلامێ و کو خێرەکە مازنە ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا أفجي حرب ويجي تو خينه بخشيا كسكي كو بيتوي بي نخوش يانجي هر أواي كي دي ولا هاتيا بيتوي خينه بد چند خيرك موزنال أولية دنجي أفين بيتوي بخينه حتى چرا دب طيبات الهرم كردستان روشة تندروستيا وانا برف باشتر بيني وچت أو أولية بيوندي دار چند حول وانا بردامنش بلي أم أولية نخوش خانه أم بحسكين بلكو ريخراو أم بحسكين كو حتى چرا ده هاري كارن بيوندي كباش نفبنا کسی تندرستی باش و نخوشی دا پیدا بکن هر دمی نخوشی پتری هبت خین البنق خینت نوان نخوش خانان دا هبت و مهوانه که عزیز شود گلمه دا برایس کاروان حاج علی بر پرسرقا هولری یا رخصتنا بخشینا خینه او جیانه گله بخیراتی یا خوب بخیرک خک باشی عزیز سپاس بو دزگای کوردستان بیسوار که همیشه هاوکارمانه لگەیاندنی پەیامبەر دۆستەکان و ساڵانە میوانداریمانەکە سپاس بۆ ئەرکوماندووبوونتان ئێمە لە چۆ کار و چالاکیمان هەبێ کوردستان بیسوار هاوکارمانە یا خۆ بەخێربێ لە خزمەتین سپاس بۆ کارە ئینسانی مرۆڤ دۆستانەیە باسێکی ڕەوشی خوێن بەخشیم کە ئێستا چۆنە ئامارەکان ئەوە بە خێرایی باسێ بکەین دواتر دەچین ناو وردەکاری ئەم باسەوە خەڵک چۆنە ئێستا بۆ مەسەلەی خوێن بەخشین خەڵک لە چاو ساڵانی ڕابردوو ئێستا زیاتر دێن خوێن دەبەخشن و ئەو کەسانەشی کە خوێن دەبەخشن بە چۆ کارێکە بۆ تەندروستی خۆیانیان نیەتیان ئاوا کە خوێن ببەخشن وردە وردە دێن قسەی لەسەر دەکەین بابەتی خوێن بەخشین ساڵانێکی زۆر بۆ مێژوویەکی دوور و درێژە لەسەر تاسەری جیهانەوە بە تایبەتی لە کوردستان و لە هەولێر ئێستا بە شێوازی زۆر ئەکادیمی پرۆفیشناڵ کار لەسەر ئەوە کراوە و سپاس بۆخوا دوای دروستبوونی بەڕێوەبەراتی بانقی خوێن لە 2013 ئێستاکانە بە میکانیزم و ئالەتێکی زۆر باش و پێرفێکت کارەکان ئەنجامەدرێت تەنها لە یەک شوێنی هەولێر خوێن وەرەگیرە و کارەکان هەمووی ڕێکخراوە و بە سیستەم کراوە بۆ ئەوەی بتوانین هەر کاتێ پێویستمان بوو یاخود هەر کێشەیەکە بتوانین لە زووترین کاتە بتوانین چارەسەریکەین خوێن بەخشین ئێستا بۆتە کللتورێک لە ناو گەنجان لە پێشووترە بەو ئاراسێ نەبوو یاخود بەو شێوازە نەبوو بەڵام لە ئێستادا بۆتە کللتورێک لە ناو گەنجانە کە ئەوانەی سەسەروی 18 ساڵن 20 ساڵ بۆ 25 ساڵێن سپاس بۆخوا وەکو نەریتێکی لێ هاتووە و خەڵکی ئێستا ڕۆشنبیری تەندروستی زۆر باش بووە و دەزانێت خوێن بەخشین چییە و سوودەکانی چییە و خوێن بەخشین پێویستیەکە بۆ هەموو ئینسانێک چونکە بەدیلی خوێن هەر خوێنە بۆیە کەسێک کە پێویستی بە خوێنە ئەبێ پێی بەخشدێ وەکو هیچ کاڵایەکی تر نییە بتوانین لە هەر شوێنێکی تر دەستەکەوێ تەنها ئەبێ لەو کەسانە وەریبری کە لەیان زیادە سپاس بخوا لە کاری مرۆیە هەولێر پێشەنگە ئەتوانم لە سەر ئاسی هەموو عێراق لەو بابەتانەیە و ساڵانە نزیکەی 6,000 یەکەی خوێن لە بەڕێوەبەراتی بانق خوێن وەرەگیرە و هەرێک بۆ مەبەستێکە هەندێکی وایە خۆی خوێنەکەی زیادە و هەندێکی وەیە کە ئێمە وەکو کار و چالاکی ئەکەین ئەو کەسانی کە پێویستیان بە خوێنە لە زێدانانە و حاڵەتێکی هەڵمەتەکانە ئەو 6,000 بەس لە هەولێر بەڵە ئەو 6,000 بەس لە هەولێرە لەبەری هەولێر پایتەختە و هەموو شارەکانی عێراق ڕووی تێکەن بە تایبەتی بۆ نەخۆشی دڵ بۆ فەتح سەدری پێڵێن و چاندنی زگەر هەولێر بۆتە ناوەندێک لە شارەکانی عێراق بۆ ئەو کارە و بەشێکی ترمانێ بۆ نەخۆشانی تالاسیمیا شێرپەنجە دایکانی دووجیان ئێمە بۆ حاڵەتانە بەخشینمان هەیە و هەڵمەتی خوێن بەخشینمان هەیە لەگەڵ دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت هەڵمەتەکەین بۆ ئێمە بتوانین ئەو باڵانسە ڕاگرین و ئەوانەی کە ئەو جۆرە نەخۆشیانە هەیە
بیرۆ نەکەنەوە کە چۆن خوێنەکان بۆ دابی نەکرێ ئێمە لە ڕێگای و بە میکانزمی جیاواز ئێمە خوێنە بۆ دابی نەکەین ده بحث هندێک کووە بیا کللتورە بتەیبە تژی دەفگەنجت و سەر هەشدە ساڵی ڕاستی چ تشتێکی وەلگەنجۆ کردی ئە بتە کللتور دەفۆنەخین بەخشین و بەرهنگی کێمتر بی پێشووتر ئامرازەکانی ڕاگەاندن بیستن و بیندرا بەو شێوازە نەبووم بەڵام مەسە هەر گەنجێک لە ناو جیرفانیە سمارتفۆنێکی پێە و ئاگای لە هەموو دنیاە ئێستا بۆتە کللتورێک کابینێ کەسێکی خزمێکی جیرانێکی پێویستی بە خوێنە و دەبێت کەسێکیش بیبەخشێ اینجا لە سۆنگی هەستکردن بە کاری مرۆییەوە و هەستکردن بە بەرپرسیارەتیەوە هەڵدەسێ ئەو کارە دەکات و ڕێکخراوەکانش لەو بارەیە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە وان لە گەنجان کردووە کە ئاشنایەتێک دروست بێ لە نێوان بەخشەر و وەرگر پێشتر وانە بوو ئەگەر کەسێک پێویستی بە خوێن بۆە ئەبوو بچۆ لە ڕادیۆکان یا لە تەلەڤیزۆنەکان بانگەوازی بگرێ بەڵام ئێستا وانە لە ڕێگەی ڕێکخراوەکانمە چەند کەناڵی تایبەتمان هەیە ئێمە ئەتوانین هاوکاریان زۆر باشە کاروان عادەتەن کە کەسێک دێ خوێن دەبەخشێت فحوساتی بۆ دەکرێت ئایا تا چەند خوێنەکەی پاکە بە کلک دێ کە هەڵبژێرت یاخود شێوازی لە بابەتانە ئەگەر بێت و کەسەکە کە دێ خوێن دەبەخشێ خوێنەکەشی بە کەڵک نات خوێنەکەی هەر لێ وەردەگرن یان چۆنە نا بەو شێوازنی لەبەر ئەو چیسە خوێنە کولفێ لەسەر حکوومەت تۆ ناکرێ هەر کەسێ هاتی خوێنی لێ وەرگێ سەرەتا چەند پرسیارێکی ئاراساگرێ فشاری خوێنی بۆ ئەگرم بزانن زەختی چۆنە کەمە بەرز ئەوشتانە و دواتر ڕێژەی خوێنەکەی بۆ دیارێکن ئەگەر لە ڕێژەی ئاسایی زیاتر بوو ئەو کاتە تەحویلی نەخۆشخانی نانەکەلیەکان لەبەر ئەو خوێنەی بەکەڵک نایە بۆ ینی کەسێتر ناتوانێت بەکەڵک نێ ئێوە وەری ناگرن وەرناگیرێت لە بەڕێوەلاتی بانقی خوێن بەڵکو تەلەفیەکەن لە ناوێ بن ینی ناکرێت ئەو هەموو خوێنێک وەربژیرێت بەسەر ڕێکخراوە ئەندامێن بەردەوام یەن دائیمیەت و هەنە مەسەلەن ژمارەوانە چەندە ئاخر ئامار ئێمە سەروی 130,000 ئەندامان هەیە لەبەر ڕێکخراوی ئێمە سەرتاسەریە لە زاخۆ تا خانەخین بە کەرکووکی خۆشەویست و خاوەن 23 لە قونێنەراتی نێمە لە شوێنێک بانقی خوێن هەبێ ئێمە لەبی بەسەوێ خینە کرد ئەوە کۆ گێر نەئێت چ تشتێکێک و خینە کەسێکی وەلی بکرد گێر هەندێ نەئێت یعنی بێت خینێ بدەت و یەکی دیەک و نەخۆشە وێ خینێ وەربگرن خۆی پرۆسی خوێن وەرگرتن پرۆسێکی زۆر وردە زۆر دقیقە یعنی لە بەڕێوەبەری بانقی خوێن ڕێکخراوێکی مەشان ناوی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان خوێن دوو بەشە یاوەتە ژیانی پێ بەخشە یاوەتە ژیانی لێ وەرەگرێ بۆیە ئەگەر بەو سیستەمێکی فول کوالێتی کۆنتترۆڵی نەڕوا خوانە خواسە لەوانێت کەسەکە ژیانی بکێتە مەترسیەوە بۆی لە بەڕێوەبەری بانقی خوێنە سواز بەخوا کۆنتترۆل کراوە دوای دروستبوونی ئەو بەڕێوەبەراتی هیچ حاڵەتێکی وا نەخوازرا ڕووی نەداوە کە کەسێک ژیانی بکێتە مەترسیەوە بۆیە خوێنێک ئەگەر زۆ دڵنیان نەبن لە کوالێتیە دەرنەچێت لەو چەند فحوساتە دەرنەچێت وەری ناگرن بۆی ژیان هیچ کەسە نەکەوێتە مەترسیەوە کولفەیەکیش نەکەوێت لە سەریان لە بەلاش کاروان نوکتەیەکێ دەڵێن کابرا چوو بۆ خوێن بدە دوایی سێ-چوار بەتڵ خوێنیان تێکرێت تا بخواتەوە مەبەستمە ئەوەیە هیچ حاڵەتێکی ئەوها بووە کابرا هاتووە پێخۆشە خوێن بدات بەڵام دواتر تووشی زۆفێک دەبێت پێویستی بۆ بێت کە خوێنەکەی تێبکەنەوە مەسەلەن شتێکی لە بابەت کاگەندرێ وەڵاهی ئەو ئیدیەمانە لە ناو خەڵکا زۆر عادەتەن ئەو خەڵک بۆ نوکتە خۆشی باسێکە نا شتیوانی لەبەرەوەی تۆ دوای ناوخۆ تۆمارەکە لە سیستەم ئەڕۆیتە بەشی هیماتۆلۆجی فحسی خوێنت بکەن ئایا تۆ ئەتوانی بیبەخشی یا ناتوانانی ئەگەر نەگاتە ئەو ڕێژەی کە تۆ ئەتوانی بیبەخشی لێ دووەرناگیرێ هەر ئەو کاتە یەکسەر کانسڵەکرێتەوە یعنی شتێکی وانەیە تۆ کەسێک بڵی خوێنی لێوەرگرن دوو بڵی دەنێ نابوو بەڵام حاڵەت هەیە هەندێ حاڵدێ مەسەن کابرا نانی نەخواردووە بەڵام کارمەندانی تەندروستی پرسیارێک نان خۆڕە بڵێ نان خواردووە لە کاتی خوێن بەخشینەکە هەندێ حاڵدێ زەختی دابەزێ ئەوەش چارە سەرکردنی ئاسانە و شێکی کاتیە سەر مەسەلە خین بەخشینێکە بێت دیسە ناف گروپی وەدە یانجی ناف ڕێکخراوەدە ئەوژی بتە ئەندامێکش ئەندامێتوە لە بەحسی سوشال میدیای کرد کەناڵێت تایبەتوەە ئەکە ئێکینو کە هۆشمە هەبێت و حەز بکەت بێت خینێ بدەت مەسەلەن بەخۆی ئەگەر حەز لێ ببیتە ئەندام بەڵێ ئێمە سپاس بەخۆ ئێمە هەم
لە پیجمان هەیە و ژمارە تەلەفۆنەکانمان لە بەڕێوەبەرێتی بانقی خوێنە و ئێمە زۆر حاڵەت وها بووە ینی ساڵی پاربوون منە هەر لێرێمە چاپێکوتمان هەبوو دوای دەرچوون لە ژووری ستۆدیۆ کارمەندێکی بەڕێسان هات وتی من خوێنە بەخشم ئەمێ بمە ئەندام سواز خۆی ئێستا ئەو یەکێک لە ئەندامە چالاکەکانی ئێمەیە ئێمە حاڵتی وامان زۆرە ڕۆژانە خەڵک پەیوەندی ما بێکە کات ئەڕاتە بەڕێبەراتی بانقی خوێن ئێمە فۆڕمێکمان هەیە لەوێ ناوخۆی تۆمارەکە و ژمارە موبایلەکەی ژمارە موبایل ئێمەشی لەسەرە ئەوە پەیوەندیمان پێوەکە ئێمەیکەنە ئەندامی هەمیشەی کەسی ئاسایی ساڵانە یان مانگە یان چەند مانگجارێک دەتوانێت خوێندا چۆنە لە نوێترین توێژینەوە هەموو کەسێکی ئاسایی ئەتوانێت 3 مانگجارە خوێن بەخشێ بەڵێ ئەمن پاروشیم بەرنامە کرا پاشان دواتر ئەمن چوم خوێنم بەخشی ئەتوش گوتت بەزە تو نەچوی کاگەندیرێن هات تازەش کە باسی کرد بەخوای هەر ئێستاش بەبیرم نایە مەسان کە وعدم دابی ها بەڵاش وعدت داوەتەوە جەماعتش محەممەد وعدی نەدا مەریوانش دەڵێ وعدی زۆر گەورە نییە خینە دەچین دەدەن ئینشەڵا دوای ڕەمەزانە بەخێر هەر کات هەر کات پارێژ ئەمەی گوت نانە پار نا ئەمن تەمەشا پار وعدی وەرزشمدا دەستم بۆ وەرزشێ کردیا فحساشم کردیا گوتی خینەتەوە هیچ کێشە نییە ئەو جارە ئینشەڵا ئەگەر ئەوە بوو دەچینە هەم یان ڕێکخراو یان بانقی خوێن بەڕێوەبەراتی بانقی خوێن خوێنمان زیادی هەر پێکەوە دەچین ئەیکێت تێت خینە دەت بەخشینە هەر نۆڤێژی بەخشینە خینە و ژیانەیە ئەوێ خینەی وەرگرت چل سەروی پێتویل بەرامبەردەوێت تشتێکی بدەت یانژی بەڵێکی دیە خینە بکڕێت لە جهێوی بدۆنێت سواز بۆخوا لە شوێنەکانی تر بەرجۆمان ئەکەوێ ینی بە مقابل خوێن وەرگیراوە بەڵام سواز بۆخوا لە هەولێرشتی وانێ بوو و ناژبێت هەر کەسێک کە پێویستی بەخوێنە ئەگەر کاتەکەی ئاسایی بێت ئەوە ئێمەتوان هاوکاریکەین ئەگەر کاتەکەشی ئاسایی نەبێت بۆ نمونە کاتی وەرگرتنی خوێن نما بێت بەڕێبەرەتی بانخێن خوێنی ئەداتێ بە قەرز بەڵگێکی فەرمی لێ وەرەگرێ دوای ئەوە ئەتوانێت بچێت ئەو خوێنە لە جێدا بنێتەوە بەڵگە فەرمیەکە خۆی وەرگێتەوە ئەگەنا هەر کەسێک دێ خوێن وەرەگرێ یاخود ئەو کەسێک کە بەخشەرە ئەیداتێ تەنها ئەگەر ویستی ئەو کەسی پێویستی بخوێنێت تەنها دوعایەکی خێرە زیاترمان ناوێ ئەمە ئەگەر هەر بۆشمانێکمە ئاسایە بەڵام ئەوەی ئێمە ئەمانەوێ و باشترینە تەنها دوعایەکی خێرە هیچ حاڵەتێکی زۆر مەترسیدار هەبووە کە مەسەلەن کەسێک پێویستی بە خوێن ببێت ئەگەر زوو خوێنی تێنەکرێت و کەسە گیان لەدەست بدات ئەو حاڵەتانە چین کە بەهۆی ئەو کەسانەی کە دێن خوێن دەبەخشن ژیانی کەسێک ڕزگار دەکرێت دەبێت خۆی ئێمە کاڵێن بانک واتە شوێنەکە تایبەتە بەشێکی دیاری کراوە بانقی خوێن ناوەکەی بەخۆیەتی واتە خوێنی یەدەکی هەیە لە هەموو جۆرەکان و پلازمای هەیە و پلێدلێتی هەیە ئەنی پێکاتەکانی خوێن نییە پلێدێ و پلازماش هەیە و خوێنیش هەیە ئەوانە هەمووی خەزنکراو هەیە سواز بۆخوا یەدەکی خوێن لە هەولێر زۆر باشە لەسەر ئاسی عێراقە هەولێر لە ڕووی یەدەکەوە لە تۆپە بۆ هەمیشە بەڵام حاڵەتێکی ترمان هەیە ئەو مناڵانەی تەمەنیان ڕۆژێک 2 ڕۆژە لە دایکە بن تووشی زەردوویە بن ئەندە هەندێک لەو دایک و باوکانە هێشتا ئەو ڕۆشنبیریان نییە کە ئەمە زەردوویە حاڵەتێکی ئاساییە و لە هەما کاتە نائاساییشە هەموو داڵک زەردووی هەیە بەڵام بەڕێژەیە ئەگەر لە ڕێژەکەی خۆی تێپەڕی دەبێت داخل بکرێت لە نەخۆشخانە بگرتە ژێر جیازەوە ئەگەر ئەو زەردوی هەر بەرزتر بوو پێویستە ئەو خوێنە ئەو منداڵە خوێنی تێ بکەن ئەگەر ئەو منداڵە خوێنی تێ نەکرێت 2 حاڵەتە یا ئەوە تا دەمرێ یا ئەوە تا تووشی شەلل دەماغە بێ ینی لە کاتی پێویستە فریایی نەکەویت ئەو منداڵە تووشی ئەو 2 حاڵەتەی پێشتر دەبێت کە باسمان کرد هەمیە پۆرێز دەستی توت خۆش بن خودی خێرەوە بنویست ئەرهەبله ئەوێت و هۆسا بەردەوام ئەندامێنوانە زیرەکتر لێبن و تەندروستیەوەنە باشتر بەردەوام بن گەلوەدەوە هێشتا زیێداترژی لێبن شڵەوە لەبێت ئەمژی ببینە ئەندام بەجارە دێچین خینە دینی شڵە خلاص خێر بن و خودی شڵاش وەڕز آخر زار کەینێ بوو ئەتو وەکو بەرپرس نا وەکو خوێن بەخش کەینێ بوو خوێنت بەخشی بوو پێش لە 4 مانگ
من خوێن بەخشی ئینشاءالله بەتڵ خوێنت بەخشووە تا ئێستا هەتا ئێستا سپاس نزیکەی 33 بۆ 34 بەتڵ خوێنمە بەخشی دەست خۆش گیانەکەم سپاس زۆر کەسێک هەیە وەکو ژمارە مەسەرن ئەو هەلاتان بێت زۆرترین خوێنی بەخشی بێت بتڵ مەسن ژمارە پێوانەی تۆمار کرد بێت لاتانە ئێمە کاک مەڕوانمان هەیە مەڕوان مزوری یەکەم جار لە ساڵی وابزانم هەشتا شتێکی وە ئەو کاتی کە زێوێ ئۆردگای زێوێ لە ئێران هەبوردومان کرد نازم ساڵەکەم لەبیر نییە ئەو کات بۆ یەکەم جار خوێنی بەشێت تا ئێستا خوێن بەخش ماشەڵڵا نەژمار نەژمێردراوە وەڵڵاهی بەپێی ئامارەکانی خۆی گوتیم 100 بتڵم بەخشیوە ماشەڵڵا ڕێز و سڵاوێت مێ تای باش ڤێری بووی هەنێش تەمەنی درێژ یەکێ لە ئەندام هەرە چالاکەکانی ئێمێ و ماشەڵڵا تەمەنێکیە تا ئێستا بەردەوام و وەکوڕەکانیشی لەسەر هەمان ڕێزکەن ماشەڵڵا سڵاو ڕێزمان هەیە بۆ کاک مەڕوان مزوری گەلە گەلە خۆشحاڵ بین ئێمە خۆشحاڵترین وای دەستێت وات خۆش یاخۆ بەخێر هەر و سەدواری کۆر بن وای خۆدەش ڕازی بێت گەلە دەستان خۆش بەخێر بیکە ئەوەدانت کردەوە هەر هەبن دەستان خۆش ئەو جارە باسرود نەبێ ها ئەتوو لەگەڵە خۆت مەسەلەن زیاتر حەزت لە دەنجی چێە قورئانی پێ بخین لەو مەسەلا تایبەت بی دوای دەیفیشی دەفیشی لە دەی مامۆستا بەس ڕێبات مامۆستا ڕێبات تۆڕەوە تقليدي الشيخ محمد صديق من شاهدك من شاوي كما تجويدك سورة فجر بترتيل تلاوة أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد صدق الله العظيم
اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. متى ما بمدامي سولو سحرة بمواي هاي هاي لدروازي محمد قردني خمدان قمسي بكم هاي سيبكم بنوريتو مقريرة الشيرة لك سيبكم ويقولنا بالحال من برحمة بفارمو يا أبا القاسم قلنا بالحال من بالرحمة بفارمو يا أبا القاسم نسى فرديس راد هاتم نزاتم قرن ذا يسيبكم نسى فرديس راد هاتم نزاتم قرن ذا يسيبكم لبحشر شون شبه لغذم أقر ثاري لك وسيبكم
سبحاني مدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن يا نايم صرت بكم يا رسول الله سبكم يا رسول الله أو دنياي بوفاء أو دنياي بوفاء والله بوكسنا مينك حمودك كاين مرأة يا حمودك كاين مرأة الله مدد يا سبحاني مدد يا سبحاني لا أسمعني كالشمس سرد دردي كالشمس سرد دردي والله منوري تمالت والله منوري تمالت أو زيادة النذر أو شيء والله زيادة النذر أو شيء يا قيلان يا قيلان دربي شيتم بقربان مريد شيد معهم فدايتم بدلوا بجيال مريد شيد معهم فدايتم بدلوا بجيال حتى ما وبلت سيحل قد كل دم بجيال حتى ما وبلت سيحل قد كل دم يا قيلان بشيتم مخربان بدايتم مضروب بجيال هاي بشيتي دماوم جانا سربر زيدو زيهانا مركز درويش بجانا سربر زيدو زيهانا بحشت بوي حازرة بخوفه وبر إيمانه بحشت بوي حازرة خوفه وبر إيمانه عقيلان يا قيلان ببروانها
فيكم رفرف الجنحان يا ابو صالح يابا 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 سنطر بعض بغداد صيح يا باز يا باز يا باز يا باز والله يا باز يا باز يفكون المريد من العذاب باز عبد القادر القيلاوين باز عبد القادر القيلاوين انت ابو سمره عبد ريحاوين وين الزايد مكتوب بنظم وحزاوين الزايد مكتوب بحظم وحزاوين الشيخ عبد القادر القيلاوين باز عبد القادر القيلاوين باز عبد القادر القيلاوين داوى ابو سمره عبد ريحاوين وين الزايد مكتوب ابو الغيري اضبب غادات شعرته وكشفيه الخبل متى ويا خفت حيه والشايق نوري وين البال في كوينه باز عبد القادر القيلاوين توكل على الله بقوع مغش الراعي توكل على الله بقوع مغش الراعي والشايب كاكا شعرته حماوية اي ما شاء الله الله منا بخوي دبي نوكومين يا نوكومين كاكا تاو اوف ويش الله خذ الشرازيبت وي دست لهم ياخوش دست خوش برا وش قرن بابا هذا ديش تيجي بكاردينا والله ديتا خوشيبا او هذا قرن بيا لا تشتوات لي ما وصي بي سفر حفصه فينجي ويش الله خذ شهم يا رازيبت خوشيبا هفدي هاتا بيشكش كرن دعاء والسلام عليكم واتن دقا